ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵین جاریشتر من و هاوڕێ عزیزم ڕەحمان حسێن زادە لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە زنجیرە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسەگەرمەکان. ئەم کاتت باش ڕەحمان و مێدەوارم وەختێکی باشت بوو بێم هاوینە و ئێستا تەندروستی زۆر باش بێت. زۆر سپاس، منیشی وادارم تۆش ئەم دەورە لەم هاوینە باش گوزارا بێ سەفەرت کرد بوو. لە عین حاڵە سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانمان. مەمنون. زۆر چاکە. هاوڕێیان و ئازیزان بەرلەوەی دەست پێ بکەین بە بەرنمەکەمان پێم خۆشە پوزش بێنمەوە لە بابەت بەرنامەی هەفتەی ڕابردوومان. وەختێکم بەرنامەمان بڕیار لێدا وا قەرار بوو کە پاوسی تێ نەکەوێ یاخود ناوبڕی تێ نەکەوێ بە بەردەوامی هەموو هەفتەیەک بەرنامە پێشکەشکەین و ئەو کارەمان کرد تا هەفتەی ڕابردوو بەڵام بەداخەوە بە هۆکاری سەفەری منەوە نەک هاوڕێ ڕەحمان حسێن زادە ئەو کارە ممکن نەبوو بۆ ئەو هەفتەی ڕابردوو بەرنامەمان نەبوو. ئێستاش درێژە بە بەرنامەکانمانە دەین. ئەمە بەرنامەی 28مینی ئێمەیە. ئەمڕۆ ڕۆژی 8 ئۆگوستی 2025 ڕۆژی هەینی پێشکەش بە ئێوەی ئازی دەکرێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ. خوازیارم لە هاوڕێیان و ئازیزان و بیررانێک کە لەگەڵمانن لینکی بەرنامەکانمان لە ڕێگەی یوتیوبەوە لینکی یوتیوبی بەرنامەکانمان لە ڕێگەی سۆشیال میدیاوە پەخش بکەن تا بینەرانێکی زۆرترمان لەگەڵا بن. ئەگەر تا ئێستش نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسین. بڵێ هاوڕێ ڕەحمان، ئەم بەرنامەیە ئێمە دوو بابەتمان بڕیار لێداوە کە قسە و باسی لەبارەوە بکەین. یەکێکیان ئەو باسەیە کە پێم وابێ ئێوە خۆتان نووسینێکتان لەم بابەتەوە نووسیوە، من بینیوە نازان بڵاو بۆتەوە یان نا. 80 ساڵ دوای هیرۆشیما ئایا مەترسی بەکارهێنانی دووبارەی چەکی ئەتۆمی هەیە؟ من پێم خۆشم باسە تۆ دەستی پێ بکەی. فەرموو. بەڵێ، ئەو نووسینەی کە ئیشارەت پێکرد بەڵێ بڵاو بۆتەوە لەمڕۆ ئەوەڵی کاتی ڕۆژی جمعە لە نەشتەی کۆمۆنیستی حوتوانە بڵاو بۆتەوە لە سۆشیال میدیاش بڵاو بۆتەوە چۆن پرسیارتان کرد. نەبێت لێەوە دەست پێ بکەم کە دوو ڕۆژ لەوە پێش ڕۆژی چوارشەمبە بوو کە ساڵیادی 80 ساڵەی ئەو کارەساتەی هیرۆشیما بوو و ئەوەی خەبەرەکەی ئیتر هەموو کەس دنیا دەزانێ لە چرکەساتی یەکەمدا کە ڕۆژی ئەو ڕۆژە ئەتوانم بڵێم ڕۆژە ڕەشەی 6 مانگی ئاگۆستی 1945 سعاتی 8:15 بەیانی هەر چرکەساتی ئەوەڵ دەقیقەی نەبرد زیاتر لە 70,000 ئینسان ئیتر بەشێکی زۆریشی دیارە مناڵ بوون بێخەبەر لە هەموو شتێکە لە دنیا ئەگوزارێ بوون بە خەڵۆس. ینی بەشی زۆریان هەر ئاسوارێکیشیان لێنەما لە نەتیجەی تەنیا یەک بۆمبی ئەتۆمیکە ئەو کات دەوڵەتی دژە ئینسانی ئەمریکا ڕژاندی بەسەر هیرۆشیمادا. هەر ڕۆژی ئەوەڵ قسەی 74,000 ئینسان بوو کە لە بین چووە کولی شارەکەش و ئەو منتەقەیە ئەو بۆمبەتە تەقیەوە بەرحاڵ پاکتاو کرا و ئەسەری ژیانی لێ نەما. من نامەوێت تاریخ بجێرمەوە باس ئەم 80مین ساڵە بوو. من هەوڵین شتێکە بەرچاوم کەوتووە پێشی ئەزیاد بووم ئەوی ژوێ لە 80مین ساڵی ئەم کارەساتە گەورەدا ئەحساسەکەی کولی بەشەریعان دەوڵەتەکان لێگەڕێ، دەوڵەتە کۆنەپەرستانەکان هەموو دەوڵەتەکان دەوڵەتای کۆنەپەرستی سەرمایەدارین لەڕاستیانە زلهێزی وەک ئەمریکا یا حتا ڕەقیبەکانی. خب معلومە ئەوان دوای 80 ساڵ هیچ خەوێکی لە بین چوونی ئینسانیان نییە. بەڵام من قسەمەوەیە هەتا بەشەریەتیش هەموو ئینسانەکانی ئێمەش کە لەم
گۆی زەویە ئەژین وەختێ باسی 80 ساڵەی ئەو کارە ساتە دەکرێت وەک خەبەرێکی بە زۆری وەک خەبەرێکی عادی و لە شاشەی تلویزیۆنەکان باسی کراو لەوانەیە لە شاشەی تلویزیۆنی باڵە دەوڵەتە کرد باسشی نەکرابێ ئەنەه شتێکی عجیب نییە دەر نەتیجە ئەم خوێنسەریە ئەم لامۆبالاتیەی کە لە ئاستی جەهانیە و حتا لەلایەن کۆمەڵانی گشتی خەڵکەوە ئەیبینێ ئەمە بۆ خۆی جگای داخە ئەمە بۆ خۆی جگای نیگەرانیە ئەڵەی ئەم سیستمە دژە ئینسانە خەریکە عادەت دەدا بە بەشەرەکانیش کە ئەم ڕووداوانە دەبن و ئەم ڕووداوانە ئەگوزارێن و ساڵیادیشیان ئەبێ و مەسەلەن من منزورمەوەیە چکردن هەیە ئایا جێی نەبوو لەم 80 ساڵە زۆرترین مزاهرەکان ئاعتراضاتەکان نفرەت دەربڕینەکان بەرامبەر بە کارەساتی ئەوەختە بەسەر بەشەرە داسەپا والعانەوە لە ئیدامی قسەکەمانە باسیەکەین مەترسی کە دووبارە تکرار بێتەوە ئەوە ئەوەڵەن شتێکە ئەم خوێنسەردیە و ئەم بە ئاسانی لە کەناری ئەم ڕووداوە ڕۆیشتن سەخت بوو ئێوەش و جۆگران و بیسەرانی زانن کە ئەو وەختەی کە زانیان 74,000 ئینسانیان لە بین بردو شارێک خاپور کراوە دەوڵەتی ئەمریکا دەستبەردار نەبوو 3 ڕۆژ دواترەکەیەوە بوو لە ڕۆژی 9 مانگ کاکاتە سبێنێ ساڵیادەکەیەتی سبێنێ شەم شاری نەکەزاکیشی هەروالێک ئەمە پاساوەکەی بوو پاساوێکی بێبنەما کە هەر لەو وەختەوە تا ئێستا من لەو نووسی نەژدایشانە پێکرد باس ئەوە بوو کە ئەیانەوێ ژاپۆن بە شکست بچێشن لە شەڕی جیهانی دووەمە لە سوورەتەکە شەڕی جیهانی دووەم 9 هەفتە پێشەکەی کە لە ڕاستیا فاشیزمی هیتلێری بوو لە مانگی مەیدا تەواو بوو بەو مەعنا بە شکست چێشرا بوو بەڵێ ئێشتا ژاپۆن بەڕەسمی وەکو هیتلێر و وەکو دەوڵەتی فاشیستی ئاڵمان ئێلامی ئەوەی نەکرد بوو تەسلیم دەبێت بەڵام ئەرتەشێکی شەق و شڕی لەو دووردەستە باڵحاڵ لەسەری ناتەوانی و ئیستیسالەوە ئێشتا کوونێ بربەرەکانی یەکە لەگەڵ هێزی ئەمریکا کە لەوێ بوو هەموو کەس ئەو وەختەش و ئێستاش حتا بەشێک لە ئیدۆلۆگەکانی خودیان وڵاتە ئەمپەریالیستیان وتیان هیچ پاساوێک بۆ ئەوەی بۆمبی ئەتۆم بەکار ببرێ نەبوو کە بۆ ئەوەی بەرحاڵ گویا ژاپۆن بۆ خۆی لە حاڵی تەسلیمە بوو بەرەو بوون ئەڕۆیشت و ئەوە پێویست نەبوو من بەوەی دوور نەبێ اتفاقاً لە نووسینەکەشدا ئیشارەم پێ کردووە لە 12 ساڵ مستەنەدێکی زۆر جالب لە تەلەڤیزیۆنی سوێدەوە بڵاو بۆ لە بەشی دووەم قسە ئەگەر لازم بوو بیری دێنمەوە کە خودی چێرچیل چۆن باسی ئەوە دەکا بۆ ئەمریکا لە کۆنفرانسی پۆتسدامدا ئەعلامی کردکەوەی ئێمە تر سلاحێک زۆر باشە نەحتمەنەوە کەمێکی نەکەینەوە بەس ئەو پرسیارە هەرەوە ئیشارەیەکی پێ بکەم ئەوژەوەیە ئایا مەترسی بەکارهێنانەوەی بۆمبی ئەتۆم هەیە منەڵم هەیە ئەگەر مەترسیەکەی نییە بۆ دروستیەکەن و ئەڵانە بینی 12,331 بۆمبی ئەتۆم لە ئەشکالی جۆرا و جۆر بەدەست چەند دەوڵەتێکەوەیە و 90% بەدەست دەوڵەتی ئەمریکا و ڕوسیەوەیە معلومە ماکان مەترسیەکە کە بەسەر بەشەریەتەوە دێت و دەچێت هاوڕە ڕەحمانە وەک سەرنجێک پێما وێنەکە وەستاوە منیش خۆشم هەر نازانم ئایا دەبێت چ بکرێت بەحاڵ من هەوڵەدەم لە ستودیۆ دەرت بێن ینی بچیتە دەرەوە بێتەوە یەک حەزەکەی نە هەر لا ئێزال وایە لە ئێزال وێنەکەت وەستاوە دەنگت هەیە دەنگی منە بیسی تۆ بەڵێ بەڵێ دەنگت دەبیستم دەنگ هێز کێشەیەکی نییە وەڵام دیارەمە بڕۆمە دەرێ لە حەزەکەی من بڕۆمە دەرێ و بێمەوە ئەگەر ناتەوا بڕوا ناکەم بەوە چارەسەر بێ بەرحاڵ هەر بمێنەرەوە بە ئین بێ بەرکم تەکنیکی پلتفۆرمەکە بێنەک بەرحاڵ ڕسمەکەت هەیە هەر چۆنێک بێ بەڵام ڕسمەکە وێنەکە ناجوڵێ دیارە ئەو پێشەشی کە تۆ باسەکەرا ڕەحمانجێگەی نیگەرانیە بە واقعی ئەمە خەریکە کوشتار و قەتڵ و عام و شەڕ و ئەوەی کە
ئەم دەوڵەتانە ئەتوان بەم جۆرە تاوان بەرامبەر بەرامبەر بە خەڵک ئەنجام بەروانە و کوشتێکی ئاسایی وەرگیراوە لەو شتانەی کە لە تەبریرکردنی مەسلەی هیرۆشیما و ناکازاکیە باسەکرێ ئەوانە هەمیشە ئەمریکا قسە لەسەر پێرڵ هاربەرەکە گوایە کامکازیەکانەوانی کە بڵێن فڕۆکەوانەکانی یابان و کاتە کە زۆر بڵێن بە ئیمانێکی زۆر قوڵەوە بە ناسیۆنالیزمی یابانی و بۆ وەفاداریی زۆرەوە بۆ ئیمپراتۆر ئەنوسخوایان بە کوش دەن و ئەوانە وەکو خۆکوش وەکو بڵێن فڕۆکەوانی خۆکوش خۆیان کێشا بە تەسیسات یاخود دامەزراوە سەربازیەکانی ئەمریکا لە پێرڵ هاربەر وە بوونە هۆی کوشتارێکی زۆر فراوە لە نێو لەشکری ئەمریکا زۆر جار ئەوە وەکو ڕووبیانویەک خەڵە بژێرێت و دیارەکرێ بۆ ئەو تاوانە گەورەی کە ئەنجامیاندا بەڵام ینی پرسیارێک لەخوا ناکەن باش ئەگەر تەسیساتێکی یاخود دامەزراوێکی سەربازی ئەمریکی لە پێرڵ هاربەر بردومان کراوە ئەو بۆمبانەی کە ئێوەشەتان نابە یابانەوە با بڵین کە بۆمبی ئەتۆمی بێت و بۆ ترساندن و چاوترسانکردن بێ بۆ دووبارە لە دامەزراوە سەربازەکانتان نادە بەرحاڵ لە کاتی شەڕا و لە کاتی جەنگا ئەوانە هەر چۆنێک بێ قوانینەکان ڕێگە بەوادەن سەربازت لێ کوژێ سەربازە کوژی لە تەرەفی بەرامبەر وەگەرچی ئەمەش بۆ خۆی بڵین جەنگ لە بنەڕەتەوە دیاردەیەکی زۆر وحشی گەرانە و دژە ئینسانیە بەڵام بەرحاڵ وەکو یاسای جەنگی وەمانەمە قوبوڵەکرێ بەڵام تۆ لە بەرامبەر کوژرانی سەربازەکانتە خەڵکی مەدەنی قەتڵ و عام بکەی ئەویش چەندێک دەیان هەزار لەوان یاخود سەدان هەزار تەنانەت تەمان ڕادەی کوژراوەکانی هیرۆشیما و ناکازاکی تا کۆتایی ساڵی 1945 بەپێی ئامارەکان گەیشتە نزیکەی 230,000 کەس پێم وابێ بەڵام پاشان بەشێکی زۆر لەوانی کە تووشی نەخۆشی شێرپەنجەیە بەهۆی بریناری و بەهۆی ڕووداوەکانی دوای ئەو لێدانەوە و دوایە بۆمبارانکردنەوە گیانیان لەدەستدا سەرجەمیان نزیک بۆ لە 400,000 ئینسان ئەمە سەدان هەزار ئینسانە مەسەلەن بەم ژمارە قەبەیە و بەم ژمارە زۆرە ئینسان کوشتن وەکو ڕووداوێکی ئاسایی جەنگ چاوی لێ بکەیت و حسابی بکەیتەوەوانە ئەمڕۆ بۆ نمونە دەسەڵاتێکی دژە ئینسان و جینۆسایدکەری وەکو ئیسرائیل بڕووبیانی ئەوەیەنێتەوەڵێ ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا بۆی ئێماکرد لەسەر کوشتنی خەڵکی مەدەنی غەزە بۆ نمونە خۆیان لە یابان و یاخود لە دوسلدۆرف بۆ نمونە شارێکی ئەڵمانیە کە وەختە ئەوە ئەمریکا نەبوو بەریتانیا بۆ ئەو کاری ئەنجامدا ئەوانە تەختی ئەرزی کرد دوسلدۆرفیان ئەسڵان لە ناوبرد لە حاڵێکە پێویستی بەو کوشتارە زۆرە زەبەنە نەبوو تا بەسەر ئەرتەشی ئەڵمانیا زاڵ بن و بە تایبەت دیارە تۆ لەو وتارەیە کە نووسی ویشتا ئاماژەت بەوە داوە مەرامەکانی ئەمریکا چی بوون لەمە مەرامەکانی ئەسڵان زاڵبوون نەبوو بەسەر یابانە بەڵکو بە جۆرێک تا هەندێک ڕووداوی تاریخی و مێژوویشت باس کرد و کە پێم خۆشە تۆ زۆرتری لەسەر بڵێ لەم بابەتەوە ئەمریکا ئەمەی وەکو هەنگاوێک بۆ بەرامبەرچیەکانی دوای جەنگی جیهانی دووەم بەکارهێنا وەکو هەڕەشەیەک بۆ ئەو هێزانی کە لە بەرامبەر ئەمریکایە وەستنەوە بەکارهێنا من پێم خۆشە لەو بابەتۆ زۆرتر بڵێزانم هاوڕێ ڕەحمانێمە زۆر جا پێویست ناکە باسی مێژوو بکەینەوەوانە باسەکان من باسی سیاسی ومانە بەڵام ئەم مێژووش بۆ خەڵکانێک کە بیریانە چێتەوە یاخود زانیاری زۆریان پێناگا یاخود ئەم مەسەلەوەنە ئاسایی بۆ تۆ کە ناچنە سەری زانیاری لەسەر وەرناگرن بە بڕای منم زانیارانش پێویستن و ضرورن بۆ بیرهێنانەوە و باسکردن. دقیقاً من دە پێشە ئەوە بڵێم ئەبینی ئەم کارە ساتە گەورەی کە 80 ساڵەوە پێش ڕوویدا و لەم 80 ساڵەوە تا ئێستاش ئیتر چی ها کارە ساتی دیکە لەلایەن خودی ئەرتەشی ئەمریکا و حتا قدرەتە ئەمپریالیستەکانی دیکە لە شەڕەکانی دوای شەڕی جیهانی دووەمە ئەوەش بەجێی خۆی دووبارە ئەبێ ئەوەوە بیری زۆرێک لە بینەر و بیسەر بێن ئەمە زادەی نظامێکی دژە ئینسانە ئەوش کە پێڵەن نظامی سەرمایهداری ئەمەیان لە خۆ نەکردووە ئەمەیان بەبێ ئاگاهی نەکردووە بۆ قازانج و بەرژەوەندیەکی نظامێکی سیاسی کردیان کاڵان بە تایبەت بەنێوی
دموکراسی و سیستمی دموکراسی و لە ڕاستیشیا گویا ئەمریکایە و زۆر لە جەریانات هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر لە ئێران لە عێراق لە منتەقەکەی خۆمان لە هەموو ئەم ساڵانە تەبلیغ دەکەن بە دەخاڵەتی نظامی ئەمریکا و دەست و پەیوەندەکانیان ببێ لە ئێرانیشا و لە عێراقیشا هەرچیە بێت دموکراسیمان بۆ دێنن ئەمە ئیتر سمبولی دموکراسی بوون ئەمە نمونەی دموکراسی بوون کە ئەو جگای قازانج و بەرژەوەندی ئابووری و سیاسی و حکوومەتیان بخوا بەحال گیانی ئینسان بەقەد هیچ بایەخێکی نییە پێویست ناکە ویستم ئەوە وە بیر بێنەوە قسەیەکی دیکە کە تۆ دروست ئشارەت پێکردو منیش ئاماژەم پێکردو ئەویش ئەوەیە دقیقاً بەکاربردنی بۆمبی ئەتۆم لە هیرۆشیما و ناکازاکی مطلقاً پەیوەندی بەوە نەبوو کە گویا ژاپۆن بە شکست بچێشم خۆشیانیان زانی ژاپۆن شکستی خواردەوە بەڵکە اتفاقاً ئەمە کارکردی بۆ ئەو کێشانە بوو لە بینی قودرەتەکانی فاتحی شەڕی جیهانی دووەما بۆ وجود هاتووە ئەگەر لە ڕەسیا بریتانیا و ئەمریکا و شوڕەوی سەردەمی ئێستالین براوەی شەڕی جیهانی دووەم بوون هەر لە چەند مانگ پێش ئەوەی کە حتا فاشیزمی هیتلێری بروخێ ئەمان نەقشەیان داڕەش بۆ ئەوەی دنیای دوای شەڕی جیهانی دووەم چۆن دەزاینکەن چۆن منتەقە نفوزەکانی خۆیان تەعینکەن هەر کامە چۆن بەشی زیاتر بەرێ لە ئاسەواری شکستێکە بەسەر ئاڵمان و بەرەی فاشیزمدا هێناویانە حتا پێش لەو بابەتەوە خۆ بینەر و بیسەری مەزانن مەجموعەن سەرانی ئەم سێ وڵاتە سێدا کۆنفرانسیان بوو یەکیان ساڵی 42 بوو لە تاران گرتیان بنەوەی کۆنفرانس داران ئەو وەختە بوو اتفاقاً لە زۆر زەخت و فشارا بوون بەرەی دژی فاشیزم دانیشتن پەیمانیان ڕەش بۆەوەی چۆن بربەرەکانی بکەن لەگەڵ فاشیزمی هیتلێری و چۆن کۆمەکی حتا سۆڤیەت بکەن کۆمەکی شۆڕەوی بکەن کۆنفرانسی دیکەیان ئەڵان مانگ و ڕۆژەکەیم لە بیر نییە کۆنفرانسی یاڵتا بوو کەیترە وەختە بوو معلوم بوو فاشیزمی هیتلێری شکست دەخوا لەوێەوە نەقشەی ئەو وەختێشتا ڕوزوێلت مابوو نەمردبوو ڕئیس جمهوری ئەمریکا لێوە پلانی ئەوەی دنیای دوای شەڕی جیهانی دووەم چۆ لێوە بربەرەکانەکانیان لێوە اختلافەکانیان لێوە کامیان بەشی زیاتر بڕێ شکلی گرتبوو تا گەیشتنە کۆنفرانسی پۆتێزدامی ترە ئەو وەختە بوو زمانێ بووی تر فاشیزمی هیتلێری شکستی خوارد بوو 9 هەفتە بوو ئەسەن هیتلێریش نەما بوو 9 هەفتە بوو بەرحاڵ کولی بەرلین و ئاڵمانیش کەوتووە دەستیان پۆتێستان خۆ دەزانی شارێکە لە ئاڵمانی غەربی و ئەو لەژێر کۆنتترۆلی ئەرتەشی سوورا بوو لەوێ کۆبوونەوە جا لەوێ ئەمە بێمەوە سەر ئەو مەبەستەی کە اتفاقاً ئەمریکا بۆ بۆمبی ئەتۆمی بەڕێوەبەر لێرەوە ئیشارە بەو مستەنەدە تەلەڤیزیۆنیەکەم کە بۆ خۆم ڕاستە خۆ نزیک 10 ساڵەوە پێش بۆمدی هەتا سەحنەکەی نیشانەدا وە لەوێنە قسەکانی چەرچیل کە نەقڵە کراو ئەیجێڕاوە وەک یادی خۆی ئەیجێراوە کە من لە نووسینەکەشمە ئیشارە پێکرد دروست لە وەسەتی ئەو کۆنفرانسەدا بن لە ئەمریکا بۆمبی ئەتۆمیەکان ئازمایشەکەن و بە قەولی خۆیان موفق دەرەچێ و خەبەر ئەو وەختە ترۆمەنەدەن هەرێ ترۆمەن مانگە مانگونیوێ بوو هاتووە جێگای ڕۆزوێل چونکە ڕۆزوێل مرد عاقبەت بە چاوی خۆی سەرکەوتنە نەهایەکەی نەدی لەوێتر ئەو تەسمیمەگرێکە لەم بۆمبی ئەتۆمە ئیستفادە بکرێ بۆ نەبوو بە شکێت چێشانی ژاپۆنیاویکە بۆ ئەوەی نیشانی بعنوانی قودرەتی خۆیان نیشانی بەتایبە سۆڤیەتی ئەو وەختە وەک ڕەقیبەکە هاتووە مەیدان بدەن و بڵێ ئێمە چونین وەسیلەیەکمان هەیە چونین ئیمکانێکمان هەیە زیادە ڕەوی نەکەی یا بە سامی خۆت ڕازی بێت چەرچیل ئاوای باز دەکرد دەڵێ لە ناوەڕاستی کۆنفرانسەکەدا بووین باز لەسەرەوە بوو چۆن ئاخرین مقاومەتەکانی یاپان ژاپۆن تێک بشکێنرێ ئەڵێ ئێستالین وتی ئەرتەشی شوڕەوی ئامادەجی هەیە هاوکاری بکە لەگەڵ ئەرتەشی ئەمریکا بۆ تێکشکاندن وتی ئەو تەمەعی بوو نفوس کاتە ئێوێنە وتی ترۆمن کە خەبەری ئەم سلاحی ئەتۆمیە پێگەی بوو گەڕاوە کوتی ناپێویست ناکە ئێمە گەیشتوین بە سلاحێک کە بۆ خۆمان لە زووترین کاتە کاری ژاپۆن تەواو بکەین وتی معلوم بۆ سلاحەکە سلاحی
ئەتۆمی بوو کە ئەوان پێگەی بوون لە هەمویان لە پێشەوە لە فکریا بوون حتا هیتلر لە پێشە ئەوەڵین کەسێک بووە و ئەوەڵین جریانە بۆ لە فکریوە بووە بۆمبی ئەتۆم دروستکە و ئەگە درستی بکردا معلوم نەبوو دنیا بەرەو کوێ ئەباوانە ئەم ڕووداوە ئستالین بە شدت پێی ناخۆش بوو وەک ئاوێکی سارد بکەی بەسەری داوا بوو ئەڵێ بە ناڕەحەتێکی زۆوە زووتر لە کاتی پێویست کۆنفرانسەکەی تەرە کرد و حەر لە چوونە دەرەوەی لە کۆنفرانسەکەەوە دەستوری خێراکردنی دروستکردنی بۆمبی ئەتۆمی شوڕەوی سادر کرد کەەوە بوو لە 29 ئاگۆستی ساڵی 1949 4 ساڵ پێشەوەی ئستالین بمرێ ئەقبەت ئەوەڵین بۆمبی ئەتۆمی شوڕەوی دروستکە ئەمەوێت ئەم مساڵە و هەرم استنادە بە چرچیلە کە بۆ خۆی بازیگەری سەحنەکە بوو نیشانەدا بەکاربردنی بۆمبی ئەتۆم لەلایەن ترومن و ئەمریکا و مطلقاً بۆ بەربەرەکانی لەگەڵ ژاپۆن نەبوو بۆ بەربەرەکانی لەگەڵ دۆستانی دوێنێ و ڕقیبانی ئەمڕۆ بەرەگەڵ سۆڤیەت بوو وەقود و بۆیەکانێ منزورمەیە بڵێم گیانی ئەم هەموو ئینسانە لە هیرۆشیما و ناکازاکی و کارەساتەکانی کە تۆ ئامارەکەیت باس کرد تا 400,000 و 500,000 کەس ڕۆی هەموو وەک ئەوە وابوو چڵەپوشێ بێ بسووتێ لە قازانج بە قازانجی بەرژەوەند و پاوانخوازیەکەی کە ئەمپریالیستی ئەمریکا ئەو وەختە بۆ داسەپاندنی خۆی بەسەر دنیادا بەکاریە بر لە بەرابەر ڕقیبەکانیاندا وا بینین دواتر گەر شوڕەویش دەستی بە بۆمبی ئەتۆمیگەی چ کارەسات چ ڕقابەت ئیدامەی پەیدا کرد لە هەمووانە و کارگەشتۆتە لە ئەزانی چۆنە ئەڵان باسەوا کرد دوای هیرۆشیما و ناکازاکی هێشتا لە بۆمبی ئەتۆم بۆ مەرگی ئینسانەکان استفادە نەکراوە بەڵام اتفاقاً من کاتێک کارمە کرد لەسەر ئەو نووسینە دووسێ نووسراوەی بە ئەرزشم خوێندەوە دوودانە کارشناسی ئەتۆمی ئاڵمانی ئەڵەن بابەجان هەر ئازمایش کرد ئەو ئازمایشاتەی کە تا ئێستا کراوە ئەرەوەی ئەمریکا بۆمبەکانی ئازمایش کردووە یا شوڕەوی ئازمایشی کردووە یا فەڕەنسا کردێتی هەر خودی ئەو ئازمایشاتە تا ئێستا 2 ملیۆن ئینسانی لە بین بردووە مەدانێکی شەڕ وە لە عینە حاڵە بۆ یەکانێ دروستیشیەکەن وەک هەڕەشش لە بەرابریەکە بەکاریە بن چ بەسا ڕۆژێک لە شکڵی تاکتیکی یا حتا ئیستراتیژیک واقعاً استفادەی لێ بکەن ئەم سیستمە دژە ئینسانەکە ئینسان و مافی ئینسان چکۆرەترین بایەخی نییە لەلای زۆر باشە بچینە سەر بەشێکی ئتری ئەم باسە هەر ئەم باسە سەبارەت بە هیرۆشیما کە ژۆ پرسیارێکە کردومانە ئایا مەترسی بەکارهێنانی چەکی ئۆتۆمی هەیە یعنی زۆر جار من هەستەکەم لە عمومەن بە شەریەت و تەنانە هەندێک جاریش ڕەوتە چەپەکان و کۆمونیستەکانیش ئەکەونە داوی خۆشخەیاڵێکی لەم بابەتەوە کە سەرنجام سەرمایهداری چۆن نەتوانێت شەڕی ئەتۆمی بەرپا بکە ئەگە شەڕی ئەتۆمی بەرپا بێ هەر ئێستا پێما بێ زیاتر لە 12,000 بۆمبی ئەتۆمی زیاتر لە 12,500 و ئەوانش زیاترە پێمان بێ بۆمبی ئەتۆمی لە دنیاە هەیە توانایشی کە هەیەی ئەم بۆمبانە بۆ وێرانکردن و ئەوانە نزیکی 140,000 زیاتر لەو بۆمبەیەکە لە هین بەکاراتوە لە هیرۆشیما و ناکازاکی بەکاراتوە ینی بە گشتی سەرمایهداری و دەوڵەتەکانی سەرمایهدار کە ئێستا بڵین جبەخانەکانی چەکی ئۆتۆمیان پڕە و بە هەزاران بڵین کڵاوەی ئەتۆمیان ئامادە کردووە و ڕۆکێتیان هەیە بۆ ناردنی بۆ یەکتر و بۆ وێرانکردنی زەوی ئەمانە ئەتوانن کە گۆی زەوی چەند جار وێران بکەن نەک تەنها جارێک چەندین جار ئەتوانن تەواوی گۆی زەوی بە وێرانی بچێشن بەڵام بە جۆرێک هەستەکەی ئومێدێکی لەم بابەتە هەیە یاخود خۆشخەیاڵێکی لەم بابەتە هەیە کە هەرچیەک بە مەسەلەکە ناگاتە ئەوە بە جۆرە لە جۆرەکان هەر ئەمەی کە چەکی ئەتۆمی هەیە و ئەوانە گوایە جۆرێک کارێکی کردووە کە شەڕی جیهانی نەقەومێ یاخود ئەوەی کە کەسێک چەکی ئەتۆمی هەیە معناوان نییە بەکاری دێنێ یاخود بۆ بەکارهێنان هەیەی ئەوە بۆ نمونە ئیسرائیل چەکی ئەتۆمی هەیە ناتوانێت بەکاری بێنێ یا بەکاری نەهێناوە
یاخود لە دوای هیرۆشیما و ناکازاکی و جارێکی تر هیچ دەوڵەتێک هەرچەنە کەوت بێتە جەنگێکی زۆر بڵین تونند و تیژی شەوە یاخود ئەوانەوە پەنای بۆ ئەوە نەبردو. هندستان و پاکستان هەردووچیان دوو وڵاتی ئەتۆمی شەڕش لە بینیان ڕوویاوە کەس دەستی بۆ ئەتۆم نەبردووە. ئەوە رووسایەکە هێزێکی پڕچەکە بە بڵین کڵاوی ئەتۆمی و پێما بە تەنان لە ئەمریکاش زۆرتری هەیە، بەڵام تا ئێستا لەم شەڕانەیە خۆی وانە بینیوە کە ناچار بێ ئەم چەکانە بەکارێنە. بە جۆرێک تەوهمێکی لەم بابەتانە هەیە ناگاتە ئەو مەسەلەکە بەرحاڵ سەرمایەداری نەک لەبەر خاتری ئینسان، لەبەر خاتری پرۆسەی کەڵەکەکردنی سەرمایە خۆی و هێشتنەوەی سەرمایەداری و هێشتنەوەی سیستەمەکەی و سەروەت و سامانێکە سەرمایەداران لێ بەهرەمەندن کارێکی واناکەن کە چەکی ئەتۆمی بەکاربێنن، چونکەوەی تر یعنی سەربەنیستکردنی تەواوی ئەو شارستانەتێکی ئێمە هەمانە. من بە جۆرە لە جۆرەکان ئەمە بە خۆشخەیاڵیە بینم، ینی پێم وایە کە ڕەزامەند بوون بەوەی کە سەرمایە نوێنەرایەتی عەقڵ و مەنتیقەکە و ئەوانە بعضێک جار لە حدودی معقولیەتی ئەپەڕێ، ینی ئەوەی کە تۆ پێ دوا بێ سەرمایەداری هەر کارێکە ئیکات وەرا سوکەوتێکە ئیکا لەسەر ئەساسی هەڵسەنگاندنێکی زۆر ورد و دەقیقی ئایندەکانێتی و ئەوانەتی بە جۆرێک وەهمێکی ئەبینم بە عەقلانیەتی سەرمایەداری، بە ئەوەی کە سەرمایەداری ژیرە سەرنجام هەموو شتێک بەپی نەخشە و ئەوانە باتە پێشەوە و فرامۆشکردنی هەندێک فاکتەرەکە ممکنە کاریگەری زۆر جدیانە بێ ڕۆژە لە ڕۆژانیان بەکاری بێنن. بەسر پێرێ بوو پێما بێ ئەمە ترامپان بینی بەسەر سەربانی کۆشی سپیەوە بە شەرێکی ئیستیعرازی بە شەرێکی زۆر عەجایب و سیر کە بڕیاری جۆر بە جۆری و سەرسوڕهێنارانە ئەداتەنان تەنها بۆی کەوا لە شانۆکەیە بمێنێتەوە خەڵک باسیکە. ئەمە ئێستا ئەو دوگمە سوورەی چەکی ئەتۆمی بەدەستەوەیەوە هەر لەحزەیەک ئەمە بڕیاریدا کارێکی لەم بابەتە بکە و بەسەریا هات و ویستی ئەنجامی با چی ئەتوانێت بەرگەی بەری بگرێت. ئەنی بە جۆرێک ئەو دەسەڵاتە زۆر زەبەلاحەی کە دەوڵەتە سەرمایەداریەکان هەیەە و ئەو تەنگ و چەڵەمە و ئەزمە قوڵ و قەیرانە قوڵی کە سەرمایەداری بەدەستیەوە ناڵێنێ بە جۆرێک ئێمەی بردووەتە ئاستانەی ئەوەی کە ممکنە ڕۆژێک لە ڕۆژان ئەمە ڕووبە و بیرکردنەوە لەوەی کە نەخێر ناگاتە ئەوە هەندێک جار بەڵێ پاڵنەرێکە بۆی کەوا ئێمە هەوڵ بین کە خواستەکانی ئینسان بەدیبێنەکە پێمان وابێ حتممە ئەمە ڕوو ئەدا و ئەوانە کە ئیتر هیچی لەگەڵا ناکرێمە لەگەڵام دەوڵەتانەیە چیمان پێکرێ بەرحاڵ ئێمە توانین لە خۆرەواتی ناوە ڕاستە قسە و باسێ بکەین و دەنگمان بە خەڵکانێک بگاتوانێک ڕوونکردنەوە بین، بەڵام بۆ ئەو وڵاتانی کە چەکی ئەتۆمیان هەیە لە رووسیا و بەریتانیا و فەڕەنسا و چین و ئەمریکا ئەوانە خۆمە کاریگەریەکمان یەکەوا بێ تەسەورێکی لەم بابەتە کاتە ئەوەی کە ئێمە ناومێت بین ممکنە تەسویرێکی وابێتە پێشەوە کە بەرحاڵەوەی کە بڕوامان بەوە نییە کە چەکی ئەتۆمی بەکار بە جۆرێک ئومێدێکە بۆی کەوا کارکەین بۆ دۆخێکی باشتری ژیان و ئەوانە. بەڵام لەلایەکی ترەوە من وایە بینم کە بەگشتی چەپی دنیا تەسویری ئەوەی کە سەرمایەداری ناگاتە ئەوەی کە گۆی زەوی وێران کە ئەوانە خۆی بە وەهمێکی بێ بنەما و بێ ئەساسەوە گرێداوە لە بری ئەوەی کە خەتەرناکی و مەترسی و دۆخە ببینێ کە سەرمایەداری و دەوڵەتەکانێتوانن بەسەر بەشەرێتیا بێنن بە جۆرێک کەوتۆتە ئەوەی تەنها بیر لە ئیسلاحات و لە چاکسازی لێرە و لێ بکاتەوە. ینی جۆرێک ئەوەی کە سەرمایەداری و دەوڵەتەکانی ئەتوانن ژیانی ئینسان کۆتایی پێبێنن نەفیکردنەوەی ئەمە ئەکاتە ئەوەی کە بەرحاڵەگەر $10 بۆ کری کارگەران زیاد بێت و ئەمانە ئەمە ئەو خواستێکە ئێمە ئەتوانین بەدەستی بێنین و خەباتی بۆ بکەین پێویست ناکە بیر لە شۆڕشواڵ و گۆڕی سیستەمەکە بکەینەوە بە هەردوو بارەکەیە ئەکرێ ئەمە لێک بدرێتەوە. بەڵام من زۆرتر بۆمی دووەمیانە چونکە ئەمە بەشێک وای کردو کە چەپەکان شانی خۆیان خاڵیکەنەوە لەو ئەرکانەی کە هەیەە لە ئاستی دنیاە کە دیارە ئەمە مەسلەیەک نیە تەنها ئێمە باسی بکەینوانە مۆزۆعێکە کە لەسەر ئاستی دنیاشە ڕەخنەیەکە و بڵێن یەخەگرتنێکە کە توانین یەخی جوڵانەوەی کۆمونیستی و سۆشیالیستی دنیا پێ بگرین. من قسە بکەم
بەڵێ فەرموو. ئەوەی ئەڵێ ئەو خۆشخەیاڵیە هەیە و ئەو وەهمە هەیە لە بۆچوونی گشتیە لە ئەفکاری گشتیە و بەتایبەت لە نێو چەپەکانیشا هەیە کە ڕاستە ئەرێ بۆمبی ئەتۆم هەیە زر و زەبەلاحیشە ئەتوانێت گۆی زەویش لەبین بەرێ جا هەر بەو دەلیلە هەر زۆرتر لە عەمبارادانێن و ئیستفادەی لە ناکرێ من پێما بێ منیش وەکتۆ بیرەکەمەوە وەهمە ئەمە خۆشخەیاڵیە بەم دەلیلە جا ئەگەر وایە یەکەم هەرە قسەی لاوەڵۆکتم گوابێ بۆ دروستیەکەن خۆمە وەسیلەی کایی مناڵان نییە با لە عەمبارا بمان بێ و جوانە بمان بێ و قەید ناکە با بمان بێ و زۆرتر هەڕەشەی لێ بکەن بۆیە دروست دەکرێ ئەخبەر ڕۆژێ لە ڕۆژان استفادەی لێ بکردن لە ڕقابەت لەگەڵ یەکا لە پەسا تەکنۆلۆژیەکەی ئەبەنە سەرێ ئەرەوەی تۆ ئیشارەت پێ کرد الآن میزانی قدرەتی تەخریبی بۆمبی ئەتۆمی کە ئێستا هەیەتی 146,000 بەرابەری ئەو بۆمبەیە کە لە هیرۆشیما بەکاریان برد دا تۆ تەماشای کە لە چه ئەبعادێکایە و تازە بەشێکی زۆریشی شاراوەیە ئەو خەڵکی کە بەدەست رووسیەوەیە بەدەست خودی ئەمریکاوەیە بەدەست فەرانسەوەیە بەدەست خودی چینەوە کە ئێستا هەیە خۆ معلوماوانە جزئی ئەسراری نظامیانە زۆری نایزانن بۆ سورپرایز لە بەرابەر یەکە ئەسەندایان ناوە برێک معلومات حتمما بەگشتی هەیە لەو بابەتەوە دەنەچە منزورمە بڵێم بڵێ ئەمە قەد ئیستفادە لێ بەڵام چۆن ئیستفادەیە لە عین حاڵە بەڵێ مەسلاحەکە وەسیلەیەکە وەکوم بۆم بە عادیانە نییە وەکو RPG نییە هەر کەسە هەر وەختە پێی خۆش بوو بمەیلی خۆی ئیستفادە بکە سلاحێکی ئێزگار لە بینبەر و ماڵوێران کرا ئەو کاتە بەکاریە بە دەوڵەتێکی سەرمایهداری قدرەتێکی سەرمایهداری ئیتر ئەحساس کە بەسەر و ماڵەوە خەریکە قازانج و بەرژەوەندەکەی تێکەچێ با من مسارەکەی ئەو لێ بدەم من لە ڕۆژی ئەوڵەوە فەرزکەن ئەم شەڕی بینی رووسیا ئۆکراین دەست پێکەوتم قەتئان رووسیا و پوتین حاضر بە قبوڵی زەڕەیە پاش شش کەس نابێت لەم شەڕەدا مەجبور بەوەی بکەن ناتۆ وارد بێ لەو حەدەیە وارد بێ بڵێن ئەوە رووسیا بێ شکست قبولکە لە بۆمبی ئەتۆم ئیستفادەکە و تا ئێستا وەکو وەزیفەدا ناوە مێدڤێدۆف ئەوەی دەورەیەک سەرۆک کۆماری رووسیا بوو تاسە 3 جار 4 جار ئەم هەڕەشەی بەکار بردووی چەند هەرمانگی پێشوو بوو کە هەر خێرا ترامپیش وەک هەلێک خواستیەوە 2 ژێردەریایی ئەتۆمی خۆی نزیک کردەوە لە ئاوەکانی نزیکی رووسیا دەنەچە بەستەچۆیە کەی وە چۆن ئیستفادە لێکرێت مەسەلەن من بۆ خۆم پێم یەکێ لەو شوێنانەی خەتەرە ئیستفادە لێ بکرێت لە 15 ساڵی ئاەندەدا چین بە ئاشکراڵێ من تابی هەر ئەمڕۆ اتفاقەن جۆم دووبارە لە دەکۆمنتێک ئەبووە بە زمانی فارسی کەشیجی پێتی ئێمە لە 20 ساڵی ئایندەدا هێزی یەکەمی ئابووری دنیاین و نەقشە ئەوەیە منەڵام ئەو وەختە ئەلان نزیک لە دوای شەڕی جەهانی ئەوەڵەوە تا ئێستا بە تەوری واقعی غەرب ولا ئەمریکا بریتانیا فەڕەنسا هەرکە بن عاقبەت 112 ساڵە عاقبەت هێزی یەکەم هێزە قدرەتە کاپیتالیستەکانی دنیای غەرب بوون بەسەر دنیا دروستە دەورەیەک 2 بلۆک دروست بوو بلوکی شەرق و غەرب هەرە وەختەش ئەگەر تەوازونێکیان ڕاگرت 50-50یەکیان ڕاگرت بێ بەڵام هەموو کەس دەیزانی بە تەکنۆلۆژی بە مەسلەی زمان بە مەسلەی دراو بە هەموو ئەوانە عاقبەت غەرب دەستباڵایەکی بە دەرجەیە بەسەر بلوکی شەرق و شوورەویە هەر هەیە عاقبەت تەوازن و سازشێکیان لەگەڵ یەکتری بکەن من قسەکەمەوەیە واقعەن فەرقن لە 20 ساڵی ئایندا غەربێکە اقتصادەکەی سیاسەتەکەی پوڵەکەی زمانەکەی بە قەول خۆیان دموکرات هەمویان گویا هێزی یەکەم و قسەی ئەوەڵی دنیاکەن حەزرە بێ بە ئاسانی مربدا بڵە جار لەوە بۆلاوە ئێمە قبول ئێمەی ئەمریکا ئێمەی ئوروپا بلۆکی غەرب قبولمانە ئێمە اقتصادی دووەمی دنیای و تۆ اقتصادی ئەوەڵی دنیا بۆ ئەگەر اقتصادی ئەوەڵی دنیا بیانە بێ هێزی سیاسی ئەوەڵی دنیاش بینی قسەیە بێ ڕەواجی بێ ئەو جگایە کارە چێتە جگەیانە لە کێشەی ئەمان من پێیان بێ نظری شخصیمە ئەچێشێتە کێشەی نظامی بینی چین و ئەمریکا و بلوکی غەرب و بچێتە کێشەی نظامی ئاوا ئەگەری ئەوەی لە بۆمبی هەستەیش لە دزی یەکتری ئیستفادە بکەن هەیە بەڵام ئەوەش ئەبعادی هەیە خۆ تەکنۆلۆژیەکان وایە عاقبەت جۆرێک ئیستفادا وایە گۆی زەوی منفەجر کا و لە بینی بەرێ
بەڵام لە عین حاڵی استفادەی تاکتیکیش هەیە استفادەی هەیە شارێکی پێ لەبین برن پکەنی پێ لەبین برن شانکای پێ لەبین برن ئەمکانەشی خۆوانی هێترە بێ هاتوون یا بەرعکسەکەی لەندەنی پێ لەبین برن ڕەنگەڵان یەکێک قسانی من و تۆ بیسێ بڵێ ئەمانە هەروە قسەی زێهنیەکەن بە نەزەرم لە سیستمی سەرمایەداریە لەو جنایەتکاریانەیە کە هەر ئێستا ڕۆژمەڕە لە دەوڵەتە سەرمایەداریەکان و ئەوە لە شەڕی رووسیا ئوکراینە تۆ تەماشا بکە ئەتووە لەو ئینسان کوژیەی لەسەر شاشەی تلویزیۆن هەموو ڕۆژێ نەتانیاهوی دەوڵەتی نەتانیاهوی فاشیست بە پشتیوانەی ڕاستەوخۆی دەوڵەتی ئەمریکا ئەیکا لە غەزا ئایا لە چونین سیستم و حکوومەت و جانەوەرانەکان ناکاڵێتەوە ڕۆژێک بۆمبێک بدەن بەسەر لەندەنا و خاپوریکەن بۆ ناکرێت من پێم وابێ ئەبێ خۆش خەیاڵێ بچێتە کەنار پێم وابێ ئەو خەتەرە وجودی هەیە بۆ یەکانی دروستیەکەن دەنا خۆڕۆژی ئەوەڵ بۆمبەکەی هیرۆشیمایان خست و هینەکەی ناکازاکیان خست و هەر سێ ڕۆژی ئەوەڵ ئامار ئەوە بوو 100,000 کەس مردو دەی ئەگەر تەنیا 1% ئەوەی پێڵەن ئینسانیەت احترام بۆ مافی بەشەر بووە دەیەوەختە بووە بیان تاجا ئیتر ئەم سەنعەتە نابێ ئیدامە بدەین ئەم بۆمبانە نابێت دروست بکرێن ئەوە هاوڕە ڕەحمان پێویستی بەهێزێکی نێونەتەوەیی هەیە بەڕاستی باسەکە ئەوەیە کە ئێمە بێشێک لەو شتانەی کە توانی یەخەی کۆمونیستەکان بگرێت کۆمونیستەکان 150 ساڵ لەمەوە پێش وەختێک سەرمایهداری بەم ئەندازەیە کۆسمۆپۆلیت نەبوو بەم ئەندازەیە جیهانی نەبوو بەم ئەندازەیە تێکەڵی نەبوو و وەسایلەکانی پێگەیشتن و ئەوانە ئاوە ئاسان نەبوو ئەسەلەن سەردەمانێکە بڵین کاریان کردو بۆ دروستکردنی یەکەمی ئەنتەرناسیۆنال لە هەموو ئەوروپا تەنها یەخەتێکی تار هەبوو لە بینی بڕۆکسل و فەڕەنسایە کە لە بروکسل و پاریسە کە ئێستاتر ئەو ڕێگایە بروکسل و پاریس سەرۆکو بڵێم چۆنە خەتێکی شەمەندەفەر ئەوە بڵێن پێشکەوتوترین وەسیلەی گواستنەوە بوو لە بینی وڵاتەکانی دنیاە ئەوش لە بینی ئەو دوو وڵاتە دراوسەیە ئەمڕۆ ئێمە لە سەردەمانێک ئاژین کە زۆر ئاسان من و تۆ لێرە قساکەین ئێستا خەڵک لە ئێران و لە عێراق و لە ئەمریکاەوە تاکو ئوسترالیا توانین جویان لەم قسە و باسانەی ئێمە بێ هەستەکەی چەپ زۆر کەمتر مەسلەی ئەنتەرناسیۆنالیزمی بۆ مەطرحە هەمیشە و دایم وەکو جۆرێک لە شیعار و دروشم بەرامبەر بە ناسیۆنالیزم بەرامبەر بە جەنگەکان و بەرامبەر بە شەڕ بینەتەوەکان و بەرامبەر بەوانە مەطرحە بێ بەڵام وەکو ئەوەی کە ئەمە یەکێکە لە ئوسوڵە ئەساسی و بنەماییەکانی جوڵانەوەی ئێمە شەڕ لە بینی دەوڵەتەکانە هەبێ یان نەبێ شەڕ لە بینی نەتەوەکانە هەبێ یان نەبێ ناسیۆنالیزم باوا دەست بێ یان نا بۆ سەرکەوتن بەسەر سەرمایە و سەرمایهداریە پێویستمان بەمە هەیە کە ئەم جەنبەیە لە کارمان بەهێزکەین و ئەمانە کەمتر لە بەرچاوە ژیرێ و هەر بەو دلیلەشە هیچ نەخشەیەک نابینی یعنی ئەم هەموو ئەحزابە کۆمونیستیە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە هاتوون لە تورکیاوە لە ئێرانەوە لە عێراقەوە لە سووریا و لوبنان و لە هەموو ئەم ناوچانەوە پەنابەریان هەیە لە ئەوروپا کەمتر تێکەڵن لەگەڵ ئەم جوڵانەوە بڵین کارگەری و ئەنتەرناسیۆنالیستی دنیای ئەوروپایە کەمتن خۆیان بە بەشێک لە جوڵانەوەیەکی سەرتاسەریە زانسێری هەنێک جار من بەڕاستی بە تانە و ئەوانە ژیانی بڵێن بە جۆرێک بڵین سارکازمەی هێن مەواڵم کە ئیسلامەکان لە ئێمە ئەنتەرناسیۆنالیسترن نەتوانن شەبەکە و تۆڕی جیهانیان هەبێت و لە هەمان شوێن لە هەموو جێگایە هەمان قساکەن و پێکەوە بۆ هەمان کار بۆ هەمان ئامانج کارەکەن کە دیارە ئامانجێکی درێژە ئینسانیە بەڵام ئێمەمانان کە بڵین ئەنتەرناسیۆنالیزمە بێ پێکهاتەیەکی ئەسڵی جوڵانەوە و تێگەیشتن و بەرنامە و کاری ڕۆژانی ئێمە بێ کەمتر بەم ئاراستەیە بیرەکەینەوە یاخود کەمتر پرسیار لە خۆمانەکەین نەخشەمان چییە ڕۆڵمان چییە لە ئەوروپا لەگەڵ چەپی دنیاە بۆ نمونە لە کۆبوونەوەی کاکۆوە بیتەوە ئەوانە بەمەرجی ئەوەی جوملەیەک بەدڵی هاوڕەکانت نەوتراوە ئەوانە یەکسەر تەواوی هەموو ئەو کارە و هەڵسوڕانی کە کراوە بۆ نزیک بوونەوە لەگەڵ چەپی دنیا خرێتە ژێر پرسیارەوە ئەمە ئاوانیە و ئاوا نابێت و ئاوا ناکرێت بەڕای من جۆرێک ئێمە خۆمان لە قاڵب داوە ئەم بە بڵێن ڕخنە لە خۆمان بگرین پێشەوەی کە ڕخنە لە چەپی تر بگرین بەڵام بەگشتی پێما بێت جوڵانی کۆمونیستی هەمووی ئەم کێشە گەورەی هەیە من ئەوە بڵم تەوان لە بەرابەر کولی ئەم دەستدرێژیانەی کە نەزمی سەرمایهداری هەیەی و ئەجوم لە گۆشەیەکی لە دروستکردنی سەلاحی ئەتۆمی و کەڵەکەکردنی و هەڕەشەیەکە بەکاریە با بەرابەر بە
بەشەریەت دقیقاً جبهەی مقابلەیەوێ بەرەی ئازادی خوازیەوێ بەرەی خەباتیەوێ مبارزەیەوێکیەوە دقیقاً خەبات و مبارزەیەکی نەتەنیا هەر یەک وڵات ئەنتەرناسیۆنالیستی شێوێ ئەوەی بۆ بە ئەندازەی کافی ئەم بەشەریەتی ئازادی خوازە حەق خوازە لە مەیدانانیا منش پێ گەڕێتەوە بۆ سەر عاقبەت ئەبێ هێزی پێشڕەوێکە لە نظر من و تۆ سۆسیالیستەکانە کۆمونیستەکانە لە پێشیەوە بێ بۆ چوون سیاست پلتفۆرم نەقشە تاکتیک هەمووی بۆ دیاری بکە بەداخەوە هەرم نەزمی سەرمایەداریە وەها پاشەکشەی بە بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی لە سەراسەری دنیا و ئەجملە بە بزوتنەوەیەکەی ئێمە داسەپاندووە بەڵێ ئەو پەرتەوازەیە لە نێو بەرەی چەپ و سۆسیالیستی جەهانیا هەیە هەتا گەر تۆ ئەڵان ئیشارەیەکت پێکرد سەردەمێکە ئەنتەرنەسیۆناڵی یەکیان دروستە کرد و ئۆتۆریتەیەکی وەکو مارکس وجودی بوو ئەنگێلس وجودی بوو بەحاڵ بە تۆری واقعی ئەو وەختە لەسەر دەستپێکی سەرمایەداری جەهانیدا بەرەی چەپ بەرەی سۆسیالیست بەرەی کرێکاری هەر لە وڵاتانی ئوروپاییش بوو لە زۆر جێگای دیکەش تاکوونێ ئەو وەختە نەبوو لە کەنار ڕەقیبی کاپیتالیستی خۆی بەهێز بوون بە قودرەت بوون هەم ڕاهبەری با ئۆتۆریتا هەم ڕێخرێ و سازمان هەم قسەی ڕۆژ و هەم بەرحاڵ عاقبەت بە دەلیلی بوونی ڕابەری و پلتفۆرم و مانیفستی ڕۆشنوانە بەڵێ ئەنتەرنەسیۆنالیەکێک دروستە بوو لەنێو خودیەوە ئەنتەرنەسیۆنالیەکەدا ئەنواعی گەرایشی جۆراوجۆر بوون بەڕاستی زۆر لە چەپەکانی ئێستا قسەکانیان یەکتر دوورتر بوو بەڵام ڕابەری بوو ئۆتۆریتە بوو ڕێکخراوبوون بوو زەرورەتیش بوو ئەوەکە من پێم وابێ ئەوەی وتمان بەتایبەت دوای ڕوخانی بلۆکی شەرق خۆی ئەو لەکدانەوەمان بوو وتمان بابە ئەم بلۆکی درۆینی سۆسیالیستی شوڕەوی ئەروخێ خۆی ئەمە هەمیشە دایمی ئەمەی چپی کۆمونیستی ڕادیکال قەت بە سۆسیالیستی ڕاستەقینەمان نەزانی بەڵام وتمان وها ئاسەوارێکی خراپیە بێ پاشەکشەیەکی زۆر بە بەرەی ئازادی خواز بەرابەری خواز و سۆسیالیستکە یعنی مەزمێ بڵم ئەو پەرتەوازەیەی ئەوەی ئەڵان دەستمان لە نێو دەستیەکانیە ئەڵان بەرەیەکی ئەنتەرنەسیۆنالیستی گەورەیە بۆ خۆی حاصلی مشکلێکی گەورەتری نەبوونی ڕەهبەری با ئۆتۆریتەی جەهانی مارکسیستی کۆمونیستی لەم سەردەمەدا نەبوونی ئەو دەرەجەیە لە شەبەکە و ڕێکخراوبوونی کە خودی تۆ باست کرد و ئەڵبەتە من پێم وابێ کێشمە کێشە چینایەتەکانی کە ئێستا لە ئاستی دنیایی و وڵاتانیش زۆر تونتر بۆتەوە بە زەرورەت نەکەر بە ناچار بە زەرورەتیش و بە ناچاریش پێویستەکە کە بەرحاڵ هێزی چەپ و سۆسیالیست بە تۆری واقعی پاڵ و پاڵیەکی بدێ و بەرحاڵ تەسیر دابنێن لەسەر ڕەوتی ڕووداوەکان ئەڵان ئێمە لە درێژەی بەحسدا چینە سەر ئەم کارە ساتەی کە لە غەزە شەیەوانە چۆن ئەم تۆ بینی لە ماوەی ئەم 22 مانگا کە ئەم کارە ساتە لە غەزاهەیە واقعەن بەشەریەتێکی زۆر بە دەبعادی 100,000 کەسی و 1 ملیۆنی تووڕەن بەدەزەوەزێتەوە بەڵام بۆ ئەو تووڕەیە نابێ بە هێزی جدی بۆ نابێ بە قودرەت بۆ نابێ بە شتێکی ئەمەلی مادی ئەگەرە ئاخبەت بەرەی یەکگرتووی چەپ و ئازادی خوازی و حەقخوازی و سۆسیالیستەکانی وێ ڕێکخراو لێکەڵپێکراو بە قودرەت بەهێز لەم یا ئەو وڵات بەرحاڵ بتوانن مۆری خۆیان لەوەزێت دەنەچمنی بە بگەڕێمەوە سەر ئەسڵی بەحسەکەی خۆمان بەڵێ بربەرەکانە لەگەڵ خودی مەترسی وجودی بۆمبە ئەتۆمی گرەی خواردووە بە بربەرەکانە لەگەڵ خودی نەزمی سەرمایەداری با من سەراحەتەن بڵێم لێرە قسەیەکی دیکەش بکەم زۆر جار خۆ باز دەکرێ سلاح ئەتۆمیەکان کەم بکرێنەوە نازانم لە ئەڵان ئەوەی وا تۆ باسەکرد من هەر لەو نووسی نەزیشانە پێکردوە ئەو دوو کارشناسە ئەتۆمیە کاردووشان ئاڵمانین ئەوان بە ئامار وتوانە ئەلان 12,331 بۆمبی ئەتۆم وجودی هەیە بەدەست چەند وڵاتەوەیە کە 90% بەدەست ئەمریکا و رووسیەوەیە زۆر داڕانە ئەمبارانە کەم بکرێنەوە کراویشە دەورەی گۆرباچۆف ڕێگان دەورەی گۆرباچۆف بوشی باوکیش دەرەجەیەکیان کرد ئینسافەن مقدارێک کراوە بەڵام چارەسەری مەسەلەکە نیە من زۆر
بەم با ناتوانن دەجار زەوی لە بین بەرن با بتوانین یەکجار لە بینی بەرن ینی مەسەلەکە نەکاتەوە بە هەر نسبەت پاشەکشێ لە هەر زەمینەیەکە بە دەوڵەتە سەرمایه‌داریەکان ئەجوبلە کەمکردنەوەی سلاح هەستویش بێ هەر باشە کەمتر بێ باشترە تا ئەوەی زیاتر بێ بەڵام ئەوە ڕێگا چارەکە نییە واقعەتەکەوێ بمانەوێ بە شەریەت ئەحساسی ئەمنیەتکە و ئەجوبلە ترسی لە بۆمبی ئەتۆم نەمێنێ ئەبێ ئەم دەوڵەتە سەرمایه‌دارانە هەڵپێچێ تا زەمانێ رێزێکی وەک ئەمریکا هەبێ و لەم قابلیشە ناسیۆنالیزمی ڕووسی و ڕووسیەکی دووبارە بژاوە بە لەحاظی نظامیە گوجودی بێ ئەوە چین لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لەو ماوەی 10 ساڵی ڕابردووە بەقەت تەواوی عمری خۆی بۆمبی ئەتۆمی دروست کردووە لەو ڕۆژەوە ئەوەڵی ئازمایشی کردووە تا 10 ساڵی پێش ئەوەی نەبووە ئەوش لەم ڕقابەتەی خۆیان پێوایە زیاترە یاڵان تا ئەوجێ بیستمە چین هەمە حدێکسە 500 بۆمبی ئەتۆمی هەیە تازە لە چاو ئەوەی بەدەست ڕوسیە و لە چاو ئەوەی بەدەست ئەمریکاوەیە ئەسەن قابلی قیاس نییە بەڵام بە سورعەتەویش خەریکە زیادی دەکات چونکی ئەزانەیە ڕۆژە لە ڕۆژان لەم ڕقابەتەدا لەوانەیە احتیاجی و ئەوە مەترسی گەورەی لەسەر بەشەریەت بە جبهەیەکی مبارزاتی ڕۆشن بەرابەر بە خودی سەرمایه‌داری و ئاسەوار و کردەوەکانی و ئەت جملە دروستکردنی بۆمبی ئەتۆمیەکەی ئەتوانێت کۆمەک بکە ئەمنیەت بۆ خۆی دروستکە زۆر باشە هاوڕە ڕەحمان ئەم باسە کۆتایی پێبێنین کۆمنتێک هاتووی هاوڕێ عومەر هەنگاو کە من هەروە دایانم لە سەرینەکە گەرچی ناتوانین زۆرتر لەسەر ئەمە قسە بکەین ئەمە بابەتێکە ممکنە لە بەرنامەی تراپچینە سەری چەپ و کۆمنیستەکان زۆربیان بوونەتە بەشێک لە ناسیۆنالیزمی وڵاتی خۆیان بەرحاڵ بە جۆرێک دروست بە جۆرێ من ئەم قسەیەتەی دەکەم ڕاست حەقیقەتە و ئەمە جێگەی داخە بەڕاستی بەرحاڵ ئێمە حتمما ئەم باسانە لە بەرنامەی تراکەین بەوەنە اکتیفاکەین سەبارەت بەم باسە کە گەرچێ هێنە زۆرتریشی لەسەر بڵین بەڵام بەهۆی کەمی فرسەتەوە دەرفەتەوە بۆ بابەتەکانە چینە سەر باسێکی تری بەرنامەکانی ئەمڕۆمان بەڵام بەر لەوە ئاگاداری سەررجەم هاوڕێیان بکەم کە پێویستمان بە کۆمەچیەوە هەیە بۆ ئەوەی ئەم کەناڵ زۆرتر و زیاتر بناسرێ لینکی بەرنامەکانمان لە ڕێگەی یوتیوبەوە لە سوۆشیال میدیای خۆتان کە لەسەر تیکتۆکە یاخود لەسەر فەیسبووکە یا ئینستاگرامە لە هەر جێگایکە بۆتان ممکنە بێ لینکی ئەم بەرنامانەی ئێمە بڵاو بکەنەوە و ژمارەیەکی زۆرتر لە هاوڕێیان و دۆستان بە کەناڵی هیوا لەسەر یوتیوب بناسێنن پێویستمان بە پشتیوانی ئێوە هەیە بۆی ئەم منبەرە فراوانتر و کاریگەرتر بێ ئەگەر تا سەرنەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن بەرحاڵ بچینە سەر باسی و بابەتێکی تر کە دامان نابوو قسەی لەسەر بکەین ژمەرگە ساتی غەزەیە هاوڕە ڕەحمان بیری هاوڕیانیش بێنمەوە کە فەیسبوک بە جۆرێکی زۆر نادروست و دژە ئازادی تەواوی ئەو شتانی کە لەسەر ئیسرائیل ئەوترێ بۆ پشتیوانی لەسەر فەڵەستینە وترێ سانسۆرەکە و هەنێک جارم بەرنامەنە کاریگەری نەرێنی لەسەر ناساندنی کەناڵەکەی ئێمە ئەبێ بەڵام بەرحەڵ ئێمە بێ جۆدانە ئەو دەرفەتێک کە بۆمان هەڵەکەوێ حتممە لەسەرم بابەتانە قساکەین مەرگەساتی غەزە و نەخشەی نەتەنیاهو و پاکتاوکردنی ئتنیکی فەڵەستینیەکان کە دیارە دوێنێ دووبارە ئیسرائیل بڕیارێکی نوێی دەرکرد یاخود حکوومەتی نەتەنیاهۆ یاخود ئەوەی کە پێوترێ ئەنجومەنی وەزاری پشکۆلە بڕیارێکی دەرکرد بەوەی کەوا شاری غەزە داگیر بکە ئەمجارە داگیرکردن هەر بە تەنها پەلاماری سەربازی نییە بۆ شوێنکەوتنی حەماس و ئەوانە باسەکە لەسەر داگیرکردنیی درێژماوەیە باسکردن لەسەرەوەیە کە ئەم زەویانە بە بڕیار دووبارە ئەخکەوێتە ژێر دەستی ئیسرائیلەوە چی ڕوئەدا لە داهاتووە هیچ گرنگ نییەوە ئەم بڕیاری ئیسرائیل ناگۆڕێ ئەم هەنگاوەی حکوومەتی نەتانیاهۆ لە هەوڵین ڕۆژەکانە بێتە هۆی ئاوارەکردنی زیاتر لە ملیۆنە کەس لە دانیشتوانی شاری غەزە بۆ شوێنەکانی تری کەرتی غەزە کە بە تایبەتی بۆ باشووری ئەم کەرتەیە و ئەو مەرگەساتی کە تا ئێستا بۆتە تراجیدیایەکە لە مێژووی بڵێن 70 ساڵی ڕابردووە لە دوای هۆلۆکۆستەوە
یەکێکە لە نمونە زۆر دزێوەکانی دڕندەی ئینسان ئەبات تا ئەبعادێکی تر و تا بڵێن ئاستێکی تر لە تاوان ئەیباتە پێشەوە. هەر ئێستا خەڵکی غەزا بۆ ئاوی خواردنەوە محتاجن، هەر ئێستا خەڵکی غەزە بۆ دەرمان محتاجن، هەر ئێستا خەڵکی غەزە پێویستیان بەوە هەیە کە ڕۆژانە کۆمەشیان پێ بگا، بەڵام لە فرۆکەوە کۆمەشیان بۆ فڕێئەدەن و کارێکیان کردووە کە خەڵکی برسی لە دەوری شوێنەکانی بڵاو دابشکردنی کۆمەشی ئینسانی کۆ ببنەوە تا ببە فرسەتێک بۆی کەوا ئیسرائیل هەڵبژێرێ، چەندیان لێ بکوژێ، چەندیان لێکە لە پاچە بکە و چەندیان لە بری چەند کیلۆ ئارد لاشیان بنێرێتەوە بۆ کەس و کار و خێزانیان. ئەم تراجیدیایە تا دێ فراوانترە بێتەوە، تا دێت دیارە ناڕەزایی نێودەوڵەتی فراوانە بێتەوە. بەشێک لە وڵاتانی ئەوروپا خۆیان لە دۆخێکا بینێتەوە کە ناچارن تەسریحاتی ئاگرین بدەن. بۆ نمونە ئێمە ئەمڕۆ جۆمان لە بڵین کانسولەری ئەڵمانیا بوو کە ئاڵێ ئێمە چەک و تەقەمەنی نردنی چەک و تەقەمەنی بۆ ئیسرائیل ڕائەگرین. سەرۆکوەزیرانی بەریتانیا بە جۆرێک خۆی مشەوەش کردووە گوایە کاردانەوەی ئەبێ لە بەرامبەر ئەم بڕیاری ئیسرائیلە. هەندێک لە دەوڵەتەکان قسە لەسەر بە ڕسمی ناسنی دەوڵەتی فەڵەستینەکەن، دەوڵەتی فەڵەستینێکە لە واقعا و لە ژیانی واقعی و فاکتەکان ئەڵێن کە هیچ بنەمایەکی وجود و ژیانی بۆ نەماوەتەوە. بەڕاستی پەلاماری نەتەنیاهۆش بۆ سەر غەزە و داگیرکردنی شاری غەزە بەشێک هەنگاوێکە بۆ بەرپەشدانەوەی ئەم هەوڵە. بەرحاڵ بەڵام لە پەنایە دیارە جوڵانەوەی ئازادی خوازی ئینسان دۆستی لە دنیاشا بێ هەڵوێز نەماوەتەوە تا دێ مەودای ئەو خۆپیشاندان و ناڕزایەنەکە لە دنیا لە دژی جینۆسایدی دەوڵەتی ئیسرائیل ئەنجامەدرێ فراوانە بێتەوە تا دێ ئەم هێزە ئەگەرچی تا ئێستا نەیتوانێت کاریگەری گەورە لەسەر گۆڕینی سیاسەتەکانی گۆڕینی جدی سیاسەتەکانی دەوڵەتەکان دابنێت، چونکە بەرحاڵ ئەوروپا هەر ئێستا ئەتوانێت ئەو پەیمان نامە بازرگانی کە لەگەڵ ئیسرائیلایەتی هەڵی وەشێنێتەوە کاریگەریشی زۆر زۆر فەوری ڕاستەوخۆی ئەبێ لەسەرەوەی کە ئیسرائیل ئەم کوشتارە لە غەزە ڕابگری، بەڵام ئەو کارە ناکەن. هەندێک لە دەوڵەتەکان بوونەتە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی یاخود بڕیاردانێکی لەم بابەتانە و تا بڕیاری لەم بابەتانەوە کاریگەری زۆر جدی لەسەر پەیوەندەکانی دنیا بەسەر بە دەوڵەتی ئیسرائیلەوە نەبێ. دەوڵەتی ئیسرائیل وەکو گڵۆپێکی سەوز ئەیبینێ بۆ درێژەدانی کوشتار لە غەزە. ئەمە لەوە بگەڕین کە خودی ترامپ زۆر بە ڕۆشنی وتی لەباری سەربازیەوە متەماوی نەسەلاحێتمان داوە بە نەتەنیاهۆ و خۆیتوانێ منە مەسائلی سەربازی بڵێن حەلکردن و چارەسەرکردنی سەربازیانەی کێشەکانی غەزەیە سەرپشک بێت چیەکات چی ناکات بە جۆرێکە گڵۆپی سەوز هەڵکردنە بۆ داژیکردنەوەی غەزە و بۆ قوڵکردنەوەی مەرگەساتی کە بەسەر غەزەیە هاتووە. بەرحاڵ من بەم پێشەکی ئەکتیفاکەم هاوڕە ڕەحمان پێم خۆشە باری سەرنجی تۆ بزانم لەسەر ئەم پێشاتە تازانەوە لەسەر قوڵبوونەوەی ئەم مەرگەساتە لە غەزە. هەڕشماڵ ئەو لایەنانەی کە بە دروست باست کرد دەورێکی دیکە لە تراژدیایە کە ڕۆژانە ئەیبینین بە بەرچاو تۆ باست کرد واقعاً مەسلەی غەزە و ئەو کارەساتە نازانم واقعاً وتنی کارەسات کلمەکەی کەمە بووی، وتنی تراژدیا کەمە. من هەرم ڕۆژانە لە مناسبەتیان مقایسەم کرد زۆر جار وتمانە هیتلێر ئاشۆی زیوەڕێخست و هەر خودی و یەهودی و چەپ و کۆمۆنیست و نازانم کەسانی دیکەی برد لەوێنە ئەوان عاقبەت معلوم بوو تا ئەو زمانەی ئەیان بردن لە کوورەی خەڵک سووتاندنە لانی کەمی نان و ئاوەکەیان پێدان جا دوایی ئەیان بردن ئەیان سووتاندن عاقبەت. بەڵام تۆڵئان ئەم کۆمەلگایە کە نێوی غەزەیە ڕۆژانە ئەبینی هەروەک زۆرە لەو دایک و باوکانە قەتا لە مناڵەکان لەوێنە دێنەڵەن بابا وەختی ئەچین بۆ ئەم 2 کیلۆ ئاردوەرگرین مەسەلە مەرگ لەگەڵیەتی ئایا بۆ ئەو 2 کیلۆیە ئەمرین یا نامرین، یعنی بۆ بەدەستێنانی نان ئاو هەمووانە. بە چاوی خۆم لە سەفە کادیم پیرە پیاوێک هات
ئاوی گەرم بڵاوە کراوە تازە نە ئاوی سەر نازانمە ئاوە گەرمە بۆچی بوو حتمما دیارە بۆ احتیاج وەسیلەکەی خۆی تەحویلدا ئیتر گیانی تیانەما ینی ئاوەکەی وەرنەگرتەوە مرد بەبەر چاوی بەسەر شاشەی ئەمە ئینسان نازانێت بە تایبەت تۆ ئاتشوێی زێکە ساڵی 1942 44 ئەوختە نە شەبەکەی اجتماعی بوو نە تەلەڤیزیۆن ئاوا بوو نە ڕۆژانە وجدانی بەشەر ئەوا کەوتە ژێر فشارەوە دەنەچە من لە بابەتی ئەبعادی ترێژدیەکەەوە باش ناکەم لە پێش ئەوە بڵێم ئەو قسە زۆر دروستە تۆ ئیشارەت پێکرد دەوری پێشوش منیش ئیشارەیەکم پێکرد بە تۆری واقعی بەشەر و ئینسانەکان لەو پەڕی خۆیان تووڕن بە ملیارد ئینسان ئێستا تووڕەیە بەدەست ئەو وەزیەتەی لە غەزە ڕۆدا بەڵام داخی گەورەکە وایە ئەم تووڕەیە ئەم نەفرەتە بۆ نابێتە ئەو هێزە ئەو شێوەیە ئەو قودرەتە کاقبەت یەکەم خودی ئەم دەوڵەتانی پشتیوانی فاشیزمی ئیسرائیل بە چۆکا بێنێ لە دەوڵەتی ئەمریکای و گرتوێتی تا بریتانیا مەسەلەن بە دروزەڵان تۆیژە هەر ئەمڕۆ نخست وەزیری بریتانیا ظاهرەن لێدوانێکی توندیدا و دەوڵەتی ئیسرائیل دەبێ ئەمە جێبەجێ نەکە بەڵام هەر ئەمڕۆ هەر پێش وتوێژەکەمان معاونی ترامپ ڤانس ئەوە هاتە سەفەری تازە خانەوادەجی هاتووە میوانی وەزیر خارجەکەی جەنابی نخست وەزیری بریتانیا هەر لەوێ هەردووکیان بۆ قویان لە حاڵی ئیسراحەتی شا بەڵام لیان پرسیون قسەیان کردو ڤانس باشکراڵە ئێمە و بریتانیا لەم بابەتەوە سیاستمان جیاوازە قەیناکە سیاستمان جیاوازە بەهەڵ عاقبەت ئەرە قسەی ترامپ تەکرارەکاتەوە کە بەهەڵ عاقبەت بەڵام فوکوسمان لەسەرەوەی نان و ئاو بەدەست ئەو خەڵکە بگە باری نظامیەکەی ئەوە داومانێتە دەست خودی ئیسرائیل داویانەتە دەست خودی ئیسرائیل ینی ئەوەی ئەیکە دەرنەچە من قسەکەمەوەیە ئەمانە هەموو ڕیاکاری و حۆقەبازی خودی ئەم دەوڵەتانن دەنا مەسەلەن هەرو نمونەی کە سەدری عەزەمی ئاڵمان کە باسی کردووە سەحکانە هەر ئەمڕۆ نەتانیاهو قسەی لەگەڵ کردوێتەوە هەر دووبارە نەرمی کردوێتەوە یعنی هەر بە لێدوانێک هەر ئەم دوانی وەڕۆیە یعنی ئاوایە مناسباتی کەسیفی وڵاتانی غەربی لە ڕاستیانە ئەمریکا و بەقیەش ئەوانن گیانیان کردووە بە گیانی دەوڵەتی ئیسرائیلە هەر لە ساڵی 1948ەوە تا ئێستا و ئێستاش بە تۆری واقعی هەر خودی ئەو دەوڵەتی ترامپە تەنیا بڕە 3 ڕۆژ من مهمات و تەجهیزاتی نظامیت بۆ نانێرم نەتەنیاهو ناتوانێت و کارانە بکە ناتوانێت ئیدامی بدە ئەو بەرەیەتی تووڕەی و نفرەت زۆرە ئەو تووڕەی و نفرەتە خۆ بەداخەوە ئینسان من و تۆیەکیش قسەیەکەین ئەمەش زۆر پێویستە هەڵوێستە گرین هەڵوێستی درستی زۆر مهمە ڕۆشنگەری زۆر مهمە ئەمە بەشێک جزوی کارمانە جزوی وەزیفەیەکی ئینسانی و وجدانیە لەسەر شەرمانە بەڵام زۆر جا من بۆ خۆم لە خۆمە پرسم بۆ بەرەی ئێمە بەرەی بەشەریەت بەرەی ئازادی خواست بەرەی سۆسیالیست بابا خۆمان وەکو ئەفراد وەکو حزبێک کە تیاکە بووە بێتە سەڵاتین بۆ تاسیرمان لەسەر ئەم ڕەوەند و ئاڵ و گۆڕانە نییە دەنا من زۆر جارەوەم بۆ پرسیارە باشە ئەم مەسەلەن هەر لە لەندەنێک کە جاری وایە بە 9 ملیۆن بە 1 ملیۆن تەزاهورات دەکرێت ئایا بەڕاستی ناکرێت نەقشەیەک ببێ 1 مانگ پچی کولی ئەو پارلمانی بریتانیا و ئەو منتەقەی دیوی ژمارەدەی نەخۆزێت ئەسەن قۆرغی بکەیت ڕایگری نێڵی دەم و دەستگای دەوڵەتیان و پارلمانیان ئەسەن کار بکە ئیشکا بڵێ تا زمانێک ئێوە کاردانەوەیەکی تونتان بەرابەر فاشیزمی ئیسرائیل نەبێ مەزورەوە نیە کوشت و بڕش بکەیت ئایا بۆ ڕێگەی ڕەوش و تاکتیکی مبارزاتی بۆ ناکرێ شوێنی کاری هەرم پارلمانی ئوروپایانەوە گرتوێتی تاک کۆشکی سپیەکەی جەنابی ترامپ وەها زەختێکی بە ملیۆن ئینسانی لەسەر بێ کە ئەساسکەن بابە کاریان بۆ ناکرێ کاری ئیداری ڕۆژانەی دەوڵەتیان بۆ ناکرێ ئەگەر کاردانەوەیەکی شایستیان بەرابەر بە فاشیزمی نەتانیاهو نەبێت ناڵم حتمما قیامکەن حتمما شۆڕشی کرێکاری وەڕێخەن ئایا ناکرێت تاکتیکی مبارزاتی وا هەڵبژێڕێکە ئەم دەوڵەتانە ئەحساسکەن پێی خەرێکن فەلەجە بن بۆی کارێ بکەن عاقبەت ئەم کارە ساتە تەوابێ لە شەڕی ڤێتنامە لە بزوتنەوەکانی دژی شەڕی ڤێتنام زۆرێک لەم ڕەوشە میلیتانتیانە بەکار برا
بۆ یەکانێ دەوڵەتی ئەمریکای بەچۆکە هێنا بەشێک لە بەچۆکە هاتن و بەشکست کێشانی ئەمریکا لە شەڕی وێتنام بەشێ نەتیجەی ئەو خەباتە بوو لە مەیدانە و لەوێنە بەڵێ چەپ و سۆسیالیستەکانی وێتنامی کردیان ویتکۆنگەکان کردیان بەڵام بەشێکیشی ئەو خەباتە پانوبەرینە دژی شەڕی کۆنەپەرستانی ئەمریکا لە وێتنام بوو کە ئەوانی بەچۆکا دەرێنا ئەمە غایبە وڵایەکی دیکەوە با منیش هەر قسەیەک لەسەرکەم ئامانجی نەتانیاهو بە نظرم هەر داگیرکردنەوەیەکی عادی دووبارەی غەزە نییە بە نظرم ئەوان بەرنامەکان ئەوەیە ئەو قسەی وا بێ بڕووبیان و ترامپ چەند مانگ لەوە پێش کردی و پێیان بە تۆزی شارەت پێدا ئەوانەوێ بەبا ئەم دانیشتوانی غەزە لەوێ بڕۆن لەوێ بڕۆن دوێنێ قسە و باسێکا من تۆ بەیەکەوەمان کرد بە دروست ئشارەت کرد کاگەر خودی مصر و ئوردوانوانە مەرزەکەیان بکەنەوە ئەو خەڵکە ئارۆن ئاخر خەڵکێکە ئێستا میسر دەواازەی ڕەفەح بکاتەوە لە دیوی خۆیەوە بە بڕای من بەدەگمەر خەڵگەمێنێتەوە لە ناو غەزەیە ئیدامە بدا ینی بەڕاستی ئەنی شتەکەش منطقی معقولە ینی شتێک نییە من لە سەرەتای ئەم ڕووداوانەوە ئەو ڕەحمانبی دکتۆرێکی فەڵەستینی قسەی بۆ یەکێک لە کەناڵەکانە کردوان لیان پرسی وتیان تۆ تەوێت چی بکەوتی پرسەتێکم دەستکەوێ لێ دەرچم بڕۆم من مەسئولم لە مناڵەکانم لە برسا ئەمرن لە ژێر هەڕەشەی لە ناوچوونە دەبەرەوە دەرەچم یعنی بە بڕای من دیارە خەڵکی غەزە مقاومەتێکی سەرسوڕهێنەریان کردو تا ئێستا بەڵام حقیقەتێکیش ئێستا میسر دەرگا بکاتەوە کەسیتیان نامێنێ و ئایا میسر تا چەند ئەتوانێت مقاومەت بکاوە لە بەرامبەر ئەمەیە بوەستێ بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە نەتەنیاهۆی کەم قسەکەشم پێبڕی ببوو لە بەزویستەمە ڕووکردنەوەی بم نەتەنیاهۆ ئەوەی ئەیکاوەیە دەرکردنی ئەم خەڵکەیە بەرەو جنوب بووە فشار دروستکردنێکە لەسەر دەروازەی ڕەفح بووی کەوا میسر لەو دیوە بیکاتەوە من قسەکەمەوەیە من منزومەوەنی ئەوە ڕێگایکی دروستە ئەوە نیشانەی ئەو پەڕی دژی ئینسانی بوون و بۆیەکانەڵین فاشیزمی دەوڵەتی ئیسرائیلە ئەو خەڵکە حەقیان هەیە لەوێ بن خەڵکی غەزا حەقیان هەیە لەسەر زەوی خۆیان بن حەقی حەقیان هەیە لەسەر ئەو خاکێک بن کە بە قەولی خۆیان لە ڕۆژی ئەوڵۆتیا ژیاون لە تەلاوی و زۆرێک لەو شوێنانەی ئەڵان جەنابی نەتانیاهو دانیشتووە هەر وەختی خۆی هینی فەلەستینیەکان بووە داگیریان کردن و لێیانسەر ئەو خەڵکە حەقی لێ بەڵام قسەکەمەوەیە ئەم ئستراتێژیەی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و نەتانیاهو بە کۆمەکی ئەمریکا هەیانە ئەویژەوەیە ئەم خەڵکە بڕۆن ئەوێ بەجێ بێڵن و ئەو زەویانە زەوی غەزە و ئەو جغرافیە ببێ بە جغرافیای ئیسرائیل ئەمە ئیدعای ئیسرائیلی گەورەکەیانە ئەمە بە قەولی خۆیان لە تۆراتەکەیانە نووسراوە جوزی ئەوانە ینی ئەو مزەخرفاتی مەسەبی کە لە دوو تەرەفەوە بە تایبەت ئەم دەوڵەتی مەسەبی نژادی ئیسرائیل پەرەی پێدا ئەوێنە بە شوێنی خۆیانەدا من پێم وابێ مەترسیەکە هەر داگیرکردنەوەی غەزە نییە من پێم وابێ ئەمەیان بۆ بچێتە پێش لە ئاستی نێونەتەوەی بە نظرم ئەوەی پیاڵان کەرانەی باختەری ئەو شوێنەی مەحمود عەباس و ڕامەڵڵا و ئەوانیشی ئەوێنەش ئەگرێتەوە ئەمان لە چوارچێوەی ئەم تەرحی خاوەرمیانەی گەورەیانە و ئیسرائیلی گەورەیانە و ئەوە بە تۆری واقعی ئدعای ئەرزیان بەسەر هەمووم جگانەیە دوێنێ هاوڕ ڕەحمان با و دێژ بڵێم لێرەیە کە ئشارەت بێ بە قسەکەی تۆ دوێنێ سمۆتریچ لە یادی 20 ساڵی چۆڵکردنی کۆمەڵێک بڵین ئەو شارەکانەیە کە لە ناوچەی بڵین کەناری خۆراوە دایان خستووە ئیسرائیل دەستبەرداری بوون و وازیان لێهێنا بەهۆی ئەو سڵحەوە کە لەگەڵ فەڵەستینەکانیان کرد دوێنێ لە یادی 20 ساڵەیە چوە بۆ ئەوێ دووبارە وەک بڵێ پەیمانی تازە کردوتەوە کە ئەو شارەکانەیە خودە و بڵین مۆڵگانەی ئیسرائیل دووبارە لەوێ زیینوو بکاتەوە ینی ئەوەی کە مەرامیان چییە لە بەرامبەر کەناری خۆراوە زۆر ڕۆشن و دیارەکە یانوێ ئەو جێگایش لە فەڵەستینەکان چۆڵ بکەن دقن منزور بێ کولن ئەگەر بۆیان بچێتە پێشێ ئەوەیە کولن غەزە خەڵکی غەزە لەوێنە نەمێنن یا ئەگەر بژمێنن وەها دەستەمۆ بن وەها لەژێر چەپۆکەی سیستم و نظامێکا بن کە دەوڵەتی ئیسرائیل دایانێت چونکە هەر ئەمڕۆ نەتانیاهوی فاشیزم دایەکرد ئێمە ئەوێنە کۆنترۆڵەکەین
حماسی تیا بە شکستە کێشین تەواوەکەین دوای تەحویلی وڵاتانی عەرەبیە دەین نابێ حەماس بێ نابێ محمود عەباسیش بێ عاقبەت ئەیانەوێ دار و دەستەیەک عەرەب زمان لەوێنە حاکم کەن زاهرەنەوە ئەوێنە عەرەبەکان بە خۆیان حکوومەتیان بەدەستەوەیە ئەمە ئەو مەرامە چەپەڵەیە کە ئەوان هەیەە کولەن ئەوێنە ئەوەی پێڵەن اقتدار ئەوەی حکومڕەوایی ئیسرائیلە بەسەر ئەو مەناتقەیە تەمین برێ تەزمین بکرێت خۆت زانی ترەوە زۆریش قازانجی ئابووری و اقتصادی و ئەوانەی بۆیان هەیە خۆ هەرۆنی لەبەر ئاو خاکێکی وشک و خاڵی ئەو کارە بکەن لە خۆ نەبوو ترامپ دەیکوت ئێمە غەزاکەین بە تەرفعگایەکی بێوێنە لە دنیادایە لە قەراغ ئاوە و جێگایەکە و کۆڵک ئیمکانیەتی اقتصادی و ئەوەی هەیە بەرحاڵ بەڵام دنیایکی زۆر پێچەوانەیە و ئەم کارەساتە خەریکە ئیدامە پەیداکە من کەماکان ئەلا ڕەغمیەوەی نیگەرانیم زۆرە لە ناتوانی ئەو خەباتە پانوبەرینە ئەترازیەی بەرابەر بە فاشیزمی ئیسرائیل و حمایەتی ئەمریکا هەیە بەڵام مێدوارم عاقبەت ئاڵوگۆڕێکی وا بەوجود بێ بەرەی ئازادی خواست بەرەی هەخواست لە هەر کوێ هەین بتوانین مؤثرتر قویتر ڕێکخراوتر بەهێزتر عاقبەت کارێ بکەین بەری ئەم کارەساتە بگیرێ بە دەوڵەتەکان ناگیرێ مەگەر دەوڵەتەکان بکەونە ژێر زەخت و فشارەوە. زۆر باشە من ئەزانی چۆن هاوڕە ڕەحمان لەم بابەتەوە دوو خاڵ هەیە پێم خۆشە باسی بکەم و دواتری تر بڵێن وەختیش بۆ تۆ بەجێڵم بوویکەوە تعلیقان لەسەر بدەی یاخود کۆمنتی خۆت بدەیتەوەوانەوە بەرنامێت تەواوکەن چونکە ئێستا تقریبا 7 دقە لە سعاتێک تێپەڕیوین بڕیارمان نابوو کە لە کاتێکی کەمتر لە سعات و نیوە بەرنامەکانمان تەواوکەین بەرحاڵم دوو خاڵە من باسێکەمەوەوان و تۆژتوانی کۆمنتی خۆتی لەسەر بڵێ و من باگوازیشم بۆ هەموو بینەران و هاوڕێیانێکەیە کە ئەم بەرنامەیە بیستن سەبارەت بەمانە سەرنجی خۆیانمان بۆ بنووسن چونکە من ئەمەم بەلاوە باسێکی گرنگە و لە داهاتوە درێژەی پێدەم یەکەمیان هەڵوێستێکە کە بەڕاستی لە ناو خەڵکی کوردزمانە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە هەیە بەرامبەر بە مۆزۆی ئیسرائیل و مۆزۆی فەڵەستین مەسەلەیەکی زۆر گرنگە من و تۆ هاوڕە ڕەحمان ممکنە کاریگەریمان کەم بێت لەسەر و جوڵانەوەی لەسەر ئاستی دنیای کرێوانە بەڵام بەو ئەندازەی کە قسەکانمان بە کوردیەوە ئەم قسانە خەڵکانێکی بیستن کە لە هەرێمی کوردستان و بەشێک لە ئێرانی ژەتوانن لە لەهجەی ئێمە تێبگەن و متابعی بەرنامەکانمان بکەن ئەرشی سەرشانمانە بەرامبەر بە دۆخێک کە دروست بووە لە ناو فەزای عمومی بە تایبەتی لە سۆشیال میدیایە زۆر بەرجەستەی خۆی نیشانەدا سەبارەت بە مۆزۆی فەڵەستین و ئیسرائیل هەڵوێستی خۆمان ڕوون بکەینەوە و لەو بەرامبەرشیە بەڕاستی بەشداری بکەن ئەگەر چی بەرامبەرچیەکی زۆر ناهاوسەنگە ئەوەی کە هەیە ئەوەیە مۆساد بە هاوکاری پاراستن و بە هاوکاری حیزبە ناسیۆنالیستەکان بە تایبەتی لە کوردستانی عێراقا کەمپینێکی زۆر هەدەفمەندانەیان بۆ بەلاڕێیابردنی زەینی خەڵکی کوردستان لە بەرامبەر مەسەلەی فەڵەستینە بەرپا کردووە و بەداخەوە بەشێکی زۆر لەوانی کاتەنان نەخۆشیان بە ئۆپۆزیسیۆن و ناری ئەم دەسەڵاتە ئازان و ئەوانە تووشی ئەم داوە بوون و لەم بەرامبەرچیەکە لەگەڵ فەڵەستینە هەیە لە کەناری ئیسرائیلەوە وەستاون و تەواوی ئەو تاوانی کە ئیسرائیل بەرپایەکە لە بەرامبەر فەڵەستینەکانە بەشێک بەوەی کە پێداویستەکانی جەنگ ئاوایە بەشێک ئاخر حەماسیش بە ئەندازە ئیسرائیل تاوانبارە ئیچی لەگەڵە ئیسلامی سیاسیا بکرێەوە چۆنیە مەسەلەی حل بکرێ ئاوا پاساوەێ بە بڕای منەمە وەزعیتێکی زۆر خەتەرناکە و من تاو جێگایی پێم بکرێن من بەرە بەکارێنم بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پێڕوانینە و لە ڕۆژەکان و هەفتەکانی داهاتووە بەرنامەی چەندین بەرنامە سەبارەت بەمانە کەم تەواوی ئەو بڕووبیانوانی کە سەبارەت بە مەسەلەی پشتیوانیکردن یا پشتکردنە خەڵکی فەڵەستین و پشتیوانیکردن لە ئیسرائیل ئەوترێ بە بیانوەوەی کە فەڵەستینەکان هەڵوێستیان بەرامبەر بە کورد چۆن بووە ئەی ئەوان سەبار بە کوردستان ئەڵێن چی ئەی ئەوان چۆن پشتیوانی سەدامیان کردووە وایتر وەکەوەی کە ئەمە گین بێتەوە نییە ناتن بۆ تەعزیەکەمان ناچین بۆ تەعزیەکەیان ناتن بۆ شایەکەمان ناچین بۆ شایەکەیان بە جۆرە لە جۆرەکان هەڵوێستێکی زۆر سابیلکانە لە باشترین حاڵەتیا دەنا نەخشە بۆ داڕێژراو لەلایەن ئەو ناوەندانەوەیەکە لە کوردستانە بەرپا بۆ کوردستان کاریگەری زۆر لەسەر ناوچەکە نییە بەڕاستی بەڵام ئەوەی کە ئەم دۆخە لە کوردستانە هاتۆتە پێشەوە ئەوانە زەمینە سازیە بۆی کەوە لە ئایندەیە ببێ بە یەکێک لەو
مۆڵگانەی کە ئیسرائیل لەم بەرامبەرکی ئاسوودی لێبینێ ئەمە ئەبعادی جۆر بە جۆری هەیە بەشێکی ئەوەیە ئەگەر بۆ ئیسرائیل گونجاوە کە بتوانێت وڵاتێک کە وڵاتێکی ترە ئەرزێک کە ئەرزێکی ترە بە هیچ جۆرێک بەشێک نییە لە ئیسرائیل و بەپێی بڕیارنامە نێو دەوڵەتیەکان ئەبێ ئیسرائیل لەو شوێنانە بکشێتەوە بە عالەمی ئاشکرا بەڕوون و بە ئاشکرایی بەبێ شەرمی بڕیارەدا کە ئەچێتە ئەوێ و خەڵکی ئەوێ ئاوارە ئەکا سبەی و دووسبەی بۆ بێت تورکیا ناتوانێت و کارە بکە بۆ بێت عێراق ناتوانێت و کارە بکە بۆ ئەبێ ئێران ناتوانێت و کارە بکە بۆ ئەبێ مەسەلەن جەماعەتی حاکم داعشی حاکم لە سووریا پەلاماری ڕۆژاوان ندەن و هەموو ئەو کارە ساتێک کە ئیسرائیل بەسەر خەڵکی غەزەی هێناوە ئەوان بەسەر خەڵکی ڕۆژاوینی ئەگەر ئەمە ئەو پێودانگانەیە ئەگەر ئەمە ئەو معایرانەیە کە ئەتوانێت ئامە پەسەند بێتەوە ئەوانە ئەوەی بۆ غەزیەکان ڕەوایە ئەنجام بدرێت لە بەرامبەر خەڵکی کوردستانیش ئەتوانێەوە ڕەوا ئەبێ ئەنجام بدرێت کە دیارە ناڕەوایە و هەر بەم دلیلەیە کوردستان لە شوێنی فەڵەستینە ناتوانێت هاوکاری غەزە و پشتیوانی نە هاوکاری ئیسرائیل و پشتیوانی ئیسرائیل بێ بەرحاڵ لەسەر ئەم بابەتانە لەسەر ئەم بابەتە من چەند بەرنمەیەک ئامادەکەم و پێشکەشەکەم خاڵی دووەمیشیان ئەوەیە بەڕاستی دۆخێک هاتوۆتە پێشەوە ئەمڕۆ لە ئیسرائیلە ئێمە ئەبێ بەرەوڕووی ئەو پرسیارە بکاتەوە ئایا لایەزال بانگەشەکردن بۆ چارەسەری دوو دەوڵەت واقعی و عملیە دوو دەوڵەتی فەڵەستین و ئیسرائیل ئایا ئەتوانێت واقعی بێ ئەم کیانە و ئەم دامەزراوەیە و ئەم پێک هاتە کە لە ئیسرائیلە خۆی بە دەوڵەت ناسیوە دەوڵەتێکی ئاپارتایدیە بە حکمی من نا بە ئیدعای من نا بە ئیدعای چەپەکان نا بە حکمی دادگای دادی نێودەوڵەتی محکەمەی عەدلی دەولی ئەم پێک هاتەیە پێشێلی بڕیارە نێودەوڵەتەکانی لە بواری بەرەنگاربوونەوەی ئاپارتاید و هەڵاواردنا کردووە و ئەمە دەوڵەتێکی ئاپارتایدیە و ئەبێ ئەم دەوڵەتە لەبەر یەک هەڵوەشێ نەگەوەی کە خەڵکی یەهود لە فەڵەستین بچنە دەرەوە یاخود لە ئیسرائیل بەجێ بێڵن واگەر مەسەن کەسێک باپیری لەوێ بە خاتریەوەی کە یەهودیە نابێت لەو ئەرزەیە جێگەی بێتەوە بەڵام ئەم دەوڵەتە کە بە دەوڵەتێکی قەومی بە تایبەتی لە 2010ەوە وەکو دەوڵەتی نەتەوەی یەهود خۆی ناساندەوە ئەمانە چیتر ناتوانێت دەوڵەتێک بێ کە قابلی مانۆژیان بێەوە بە بڕوای من ئەو تەسویرەی کە بەشێک لە چەپەکان و کۆمونیستەکان بوویانە کە چارەسەری دوو دەوڵەت ئەتوانێت عیلاجێک بێ بۆ ئەم دۆخە بە بڕوای من چیتر ناتوانێت ئەو چارەسەرە بێ کە من دیفاعی لێ بکەم لە بەرامبەریان ناوەستم ئەگەر سبەینێ ئیمکانی ئەوە بێت و ئەوانە بەرحاڵ ئیسرائیل لە کەناری خۆر ئاوا و غەزە بکشێتەوە ئەم خەڵکە دانەپاچێکی تر و نیان کوژێ ناڵێم لە دژی مۆمانەوە ئەمە چارەسەر نێومە حەلنێ بەرحاڵ حەلێکی کورتماوەش بێ بۆ کەمکردنەوەی کوشتار و ئەوانە پشتێکی باشە هەنگاوێکی ڕوو لە پێشە بەڵام ئەمە چارەسەری ئەم کێشەیە نییە چارەسەری کێشەی فەڵەستین نەمانی دەوڵەتی ئیسرائیلە وەکو دەوڵەتێکی ئاپارتایدی و ڕاسیستی نابێ ئەم دەوڵەتە وجودی ببێ ئەم دەوڵەتە بوونی ئەم دەوڵەتە لەگەڵ هەموو چەشنە ئازادی خوازیەک لەگەڵ هەموو چەشنە داکۆچیەک لە یەکسانی لە پێودانگە ئینسانیەکان جیاوازە و ناکۆکە و من ئەمە بە بڕای من یەکێکە لەو خاڵانەی کە پێم وابێ بێ زۆرتریشی لەسەر بوترێت و بە شێوازی سیاسەتی دیاریکراویش لەلایەن حیزبە کۆمونیستەکانەوە بڕیاری لەسەر بدرێت لەسەر من قسە بکەم بەڵێ فەرموو لەسەرم دوو بابەتەی کە تۆ باسەکەی یەکەم ئەوەی ئەوەڵیان بە نظرم لە بەداخەوە ئەو دیاردەی کە تۆڵی ئەو مشاهدەیە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێران لە عێراق لە بەتایبەت لە کوردستانەکانیش کە بەرحەڵاقبەت ئەو جۆرەی پێویستە ئەو عەتف و تەوەجۆ ئەو ئەحساسی هاوپشتیە ئەو هاوبەستەجیە لەگەڵ خەڵکی زوڵم لە کراوی فلەستین لە ماوەیە 70 ساڵە داست پێویست نییە پێما بە هەر منوتۆ لە فرسەترا بێکەوە قسەمانە کرد شاید بەشێکیشی بە هەلومەرجە سیاسیەکە و شرایەتێکی بە دەرەجێ ئاواڵی سیاسی بگەڕێتەوە لە وڵاتە ئەوروپایەکان لێرە مەسەلەن بە تەظاهرات بە مزاهرە بە ئەنواعی ڕێکخرا و بەرحاڵ ئەو پشتیوانیە لە مافی حەقخوازانەی خەڵکی فەلەستین زیاترە و بەتایبەت لەم 22 مانگی کە گوزەرا و ئەم کارە ساتە ڕوویداوە ئەوە بە هەزاران جار ئەم تەظاهراتە هەزاران 100,000 کەسی و 1 ملیۆنی و ئەوانە ڕوویداوە بەڵام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەجوم لە ئێران و عێراق و هەموو ئەوانە
ئەمە نییە مناڵێم هیچ دەلیلێک هیچ بۆچوونی چونکی عاقبە لە نێو فەلەستینیەکانیشە ئەوە حەماسەیە ئەوە جەهاتەیە ئەوە ڕێکخراوی کۆنەپەرست و ترۆریستەیە هەرچیەکە بە هیچ دەلیلێک ئەوە جێگای پاساودان نییە کە بەرابەر بە ئەو سەرنوشتە تاڵەی ئەو چارە نووسە تاڵەی تووشی خەڵکی فلەستین بەگشتی و خەڵکی غەزە بێ کەم تەرخەمی دەرببڕێ بەڵام ئەوە هەیە بەداخەوە ئەڵان بە تەوری مشەخەس ئێمە گەر باسی کۆمەلگای کوردستانەکەی دەنچەند منزومێ کاردانەوە تەجروبەی حەماس و جەهاد و حتا سازمانەکەی یاسەر عەرەفات توانیش چەندەش خراپ بوو بێ یا ئەوەی زەمانە سەدام حوسێنی فاشیست لە کەناریان بوانە ئەوانە هیچ دەلیلێک بەوە نییە ئینسانی حەقخواست ئینسانی ئازادی خواست بەرابەر بەم زوڵمە تاریخی لە خەڵکی فەلەستین و بەتایبەت بەرابەر بەم مەرگە ساتەی کە ئەڵان لەم 22 مانگەدا لە غەزە و لە فەلەستین ڕۆدا کەم تەرخەم بێ بەشێکن وەکو جەریاناتی سیاسی وەکو ئەفراد لە ئەفکاری عمومیە اتفاقان بە دەرەجەی حتا لە کەناری دەوڵەتی فاشیستی ئیسرائیلن بەڕاستیە بێ پیان بڵێ سەرشۆڕیان بۆ بمێنێ دەبێت سەرشۆڕ بن لە بەرابەر عەداڵەتە لە بەرابەر حەقخوازیە لە عینە حاڵا بەڵام دیارە ئەمە دووشت تەسیری بووە دووشتی ئەسارەتبار ئەویژەوەیە مەسەب و ناسیۆنالیزم عاقبەت هەم کارکردی مەسەب و جەریاناتی مەسەبی تەرۆریستی لە نێو بزوتنەوەی فەلەستینە عاقبەت ئەو بەهانەی داوە بەدەست زۆر لایەنەوە کە بڵند ئەوانە جێگای پشتیوانی نین بەتایبەت مەسەلەن لە ئێران و کوردستان ئێران ئەبینی جمهوری ئیسلامی کە 46 ساڵە خوێنی خەڵکی ئێرانی کردوتە نێو شوشەوە عاقبەت خۆی بە مدافعی غەزە و فەلەستین و ئابینە ئەمە بووە بە تەوجیهێک بووە بە وەسیلەیەک ئیدێ بیگرن بەدەستەوە بڵند جا ئێمە بۆ لە ئەم مەسەلە لە پەنای ئەمانە بین ئەبێ بڵێن مەسەلەی خەڵکی فەلەستین مەسەلەی هەر حەماس و جەهاد و حتا سازمانی ئازادی بەخشی فەلەستین نییە مەسەلەی خەڵکێکە هەر وەک چۆن مەسەلەی زوڵمی ملی و چیناتی و هەرچێک بەسەر خەڵکی کوردستانی دەپێشا مەسەلەی خەڵکێکە نە ئەمیا ئەو حزم نە ئەمیا ئەو جەریان دەنەچە بە نەزانم کارکردی مەسەب ئەم بەهانی داوە بەشێکی ناسیۆنالیزمە بەڵێ جەریاناتی ناسیۆنالیستی کورد بێشەرم لە کوردستانی عێراق لە کوردستانی ئێران بەهەرحاڵ عاقبەت تەواوی ئارەزوو ئومێدەکانیان بۆ ئەوەی خۆیان وەکو چینی دەسەڵاتدار لە کوردستانە لە قودرەتە بن و لەسەر تەختی دەسەڵات بن ئومێدیان بە ئەمریکایە ئومێدیان بە ئیسرائیلە ئومێدیان لە کوردستانی ئێرانە ئایترەوە جەریاناتی سیاسی هەن خۆ بارها لە مەوردیان قسە ئومێدیان بە شەڕی نەتانیاهووە بەهەڵە بێ بڵێ ڕوڕەشیان بۆ بمێنێتەوە و ئاوا چاویانە قونجێنن بەسەر ئەو کارەساتە دەنەچە جێ خۆیەت یاڵی بەرنامی بۆدانێ بە هەر زمانێ لە هەر سەحێ بۆمان بکرێ ئێمەی چەپ و ئازادی خواست وانە لێرە قسەمان ئەبیسرێ لێرە قسەمان بڵاو ئەبێتەوە ئەبێ لە بەرابەر ئەم کۆنە پەرستیەی کە حساس نییە بەرابەر بە زوڵمێکی درێژخایەن و کارەساتێکی ئەمڕۆیی بەرابەر بە خەڵکی فەلەستین و غەزە بوەستینەوە ڕۆشنگەری بکەین و بەتایبەت ئەوانەی لە کەناری دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ڕاوەستن بەڕاستیە بێ ڕوڕەش بکرێن ئەتا لەو بابەتەوە ئەدێک ئومێدیان بەوەیە لە نەتیجەی کۆمەکی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بەسەر بەخۆیەکەیان بگەن یا بە مافەکەیان بگەین ئەبێ بڵێمەوە چ مافێکە ئەوە چه دەوڵەتەکە بەوجودێ ئەوە چ سەر بەخۆیەکە کە لە نەتیجەی لوتفی گەورەترین فاشیستی ئەمڕۆی دنیا ئەوەی ئەمڕۆ جێنشینی هیتلێرە نەتانیاهووە جا دوای ترامپ جا دەرنەچە منزورم هەیە بڵم ئەوە چه ئازاد بوونەکە ئەوە چه دەوڵەتی سەربەخۆبوونەکە ئەوە چه نەجاتبوونی خەڵکی کوردستانەکە ئەو نەوع نەجاتبوونە هەر نەبێ باشترە چونکە ئەوە بەخۆی کارەساتێکی دیکەیە چونکی ئەوانەی ئاوا بە ئومێدی نەتانیاهوەکان ئەیانەوە بەدەسەڵاتگەن هەر خودی ئەو خەڵکی کوردستانە ئەخەنە ژێر چەکمەکانیان
هەر وەک چۆن ئەڵان کوڕانی بارزانی و کوڕانی تاالبانی ماف و حەقی ڕۆژانەی خەڵکی کوردستان لەژێر پێڵاوەکانی هەنا بەڕاستی دقیقا ناتوانانی ئومێدت بە ناتانیاهۆ بێ ڕزگارت کە بەڵام نەبی بە کۆیلەی بەرزانی دقیقاً ئومێدت بە ناتانیاهۆی ڕزگارت کا کۆیلەی بەرزانیت واز لە هەموو مافەکانی ترت بێنە بەشەر نیت ئینسان نیت تۆ کۆیلەی بەرزانیت ئەگەر پێت وابێ ناتانیاهۆ نمونی ئینسان دۆستی توێ منش قسەکەمەوەی ئەم بەشە کۆتا دێنم ئەوش ئەوەیە عقبەت بەرەی حەقخواز بەرەی ئازادی خواز چەپ و سۆسیالیستی کۆمەلگای کوردستان هەر ئەو جۆرەی پێمان وایە زوڵمکردن لە خەڵکی کوردستان کارەساتێکی گەورەیە زوڵمکردن لە خەڵکی فلەستینیش لە تاریخا کارەساتی گەورە ئەبێ هاوبەش بین گەر لەگەڵیان بێت حتا لە دەورانێکی قەدیمتردا بەرەک لەم ئەحزابی ناسیۆنالیست ئەونان ئەقڵ بوو کە واقعیتەکەوێ لەگەڵ سازمانی ئازادی بەخشی فەلەستینوانە ڕابطەیان بوو مناسباتیان بوو ئەڵان دنیا کە گۆڕاوە پاشگەز بوونەتەوە ئەوە لەو بابەتەوە لەسەر ڕێ چارەی دوو دەوڵەتی کە تا ئێستاش مەترەحە هاوڕەشەماڵ ئێمە ئەو بەرە لە کۆمۆنیستەکان بووین تا ئێستاش باوەڕمان پێ بووە ئەلعانی من ئەڵان تەوزیحی خۆم لەو بابەتەوەڵم هیچ وەخت ئەمە ڕێگە چارەی ئەسڵی ئێمەی کۆمۆنیستەکان نەبووە هیچ وەخت ئەوەی کە بەحاڵ چونکی زۆر معلومە ئەم دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ئەبڵی دوو دەوڵەتیش لە کەناریەک بن ئەم دەوڵەتێکی بەهێزترە ئەم دەوڵەتێکی قدرەتمەندترە بێ هەمیشە و دایم زەخت و فشاری حتا بەسەر ئەو دەوڵەتی فەلەستینیەی کە بە وجود دێ ئەبێ دەنچ ئێمە وەکو هیچ وەخت ڕێگا چارەیەکی مەطلوب تەمەشامان نەکردووە ئینسان لە هەلوو مەرجەکەیە تەمەشای ڕێگا چارەی ممکنەکە منی پێم وابێ ئابم دەوڵەتە فاشیستەی کە ئێستا لە سەرکارە لە ماوەی 15 ساڵی گوزەشتە وەزیفەی ئەسلی دەوڵەتی دەستەڕاستی نەتەنیاهوە بوو اتفاقاً ئیدەی دوو دەوڵەت بنێتە کەنارەوە و دەفنی وە کردوشێتی هەر بۆ دەلیلەشە پشتیوانی لە حەماس کرد هەر بۆ دەلیلەشە دقیقاً چونکی هاو مەبەست بوون هاو ئستراتیژی بوون چونکی ئەفتواخن لەولاش حەماس و جەهاد و جمهوری ئیسلامیش ئەیانەوێ دوو دەوڵەت نەبێ و دەوڵەتی فلەستینی دەوڵەتی ئیسرائیل لە کەناری یەک نەبن معلومە لەم هەلوو مەرجەدا من پێمان بێ ئەڵان زۆر غیرە عەمەلیە بەڵام من پرسیارەکەمەوە ئالتەرناتیڤەکەی چییە ئالتەرناتیڤەکەی لە منە پرسی ئالتەرناتیڤەکەی ئەو عاقبەت و ئالتەرناتیڤ ئێمەی سۆسیالیست و کۆمۆنیستەکان ئەڵێن با باڵین ناسنامەی ملی و مەسەبی لە هەموو جۆغرافیایەک و ئەجملە لەم جۆغرافیایی کە 70 ساڵە هەر بەر ئەساسی قەڵەشتی ملی و مەسەبی ئەم خەڵکەتان خستۆجێ ئەمە پاکەنەوە با سەرزەویەکی ئازاد بێ با ئینسانەکان ئازاد و بەرابەرتیا بژن با یەک دەوڵەت بێک لەوێنە بڵە سێکۆلارم ئەلمانیم جیاوازی بینی خەڵکی فەلەستینی و خەڵکی یەهودی ناکەم خوب ئەگەر گەیشتینە ئەو جێگایە ئەگە هەرومەرجی دنیایی ئەگە خەباتی ئازادی خوازانە بوێ نەگەین وەڵامژە وەختە طرفداری دەوڵەتێکی سێکۆلاری یەک دەوڵەتی سێکۆلاری غیرە قومی غیرە مەسەبیە بم کە بەرحاڵ یەهودی و فەلەستینی و مەسەبی یەهود و مەسەبی ئیسلامی هەموو بەیەکەوە بژین بەڵام ئەوەش غیرە ممکنترە ئەوەش ناکرێت من قسەکەم ئەوە دەرنەچە من قسەمەوەیە لە هەلومەرجی ئەمڕۆی دنیاییدا ماداما قبە زەخت و فشارەکان نهایەتەن وای لەبێ لە معادلاتی بینەرملەلیا ئەو نەفشار بێنن و هەرم دەوڵەتە فاشیستی ئیسرائیلە وادار بە پاشەکشەی بکەن و دەوڵەتی فەلەستینیەکی حتا 100% ئەو جۆرە نەبێت کە فەلەستینیەکان لە دڵیانەوە دروست ببێ وەختە مەرجەکانیان لێک جیابەوە ئیتر دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی ئاپارتایدیە لە جۆغرافیەکەی خۆیان ئاپارتایدەکە عملەکە با ئەو خەڵکە ئەو دانیشتوانەی کە لەگەڵی ڕوبەڕون بچن تەکلیفی خۆیانی لەگەڵ ڕۆشنکەنەوە بۆ یەکانێ من کەماکان پێم وابێ لە عینی حاڵە ئەلان زۆر دوور خراوەتەوە ڕێگا چارە لە عینی حاڵە ئێستا ئەڵانەوە سوورە مەسەلە نیە ئەڵان جارە نەجاتی ئینسانەکان مەسەلەیە ئەلان نەمردنیان لە بین نەبردنیان مانەوە لەسەر زەوی و زارەکەی خۆیان مانەوە لەسەر غەزە و ئەو تەمینکردنەوەی ژیانیان جارە بژانەوەی ژیانی ئەو خەڵکان ئەن بۆتە مەسەلە ئیتر هەلومەرجی دنیایی هەلومەرجی خەبات ئەم بەرەی ئازادی خوازی دنیایی چۆن ئەتوانین ببین بە زەختێکی گەورە پاشەکشەی گەورە بە فاشیزمی ئیسرائیل وادار بکە ئەگەر لە هەلومەرجێکدا هەرە جۆری تۆ وەکو حاڵەتێکی تاکتیکیش کەماکان دوو دەوڵەت شکڵ بگرێ من مخالفی نیم کەماکان پێم وابێ یەکێ لە ڕێگا حەلەکانە من ناوینانم ڕێگا چارە یەکێ لە ڕێگا ڕێکارەکانە یەکێ لە ڕێگا کارەکانە کە بەرحاڵ
ئەم برینە بە تەواوەتیش لەبەین نابە بەڵام کەمی کاتەوە داوێنەکەی کەم کاتەوە بەرحاڵا قبل ڕۆژی ئەم فاشیزمە وادار بە پاشە کشف بکرێ باشترێ جا ئەوە وادار بە پاشە کشف بکرێ یعنی بەپێ ئەوە لەسەر دەتوانێت تەماشا بکەین ئەوەی ئەم کارە ساتە بێرە گەیشتووە تاریخەن لە ماوەی 70 ساڵە ئەگەرێتەوە بۆ بۆشایی نەبوونی کاریگەری بەرەی چەپ و ئازادی خواست لە نێو ئیسرائیل و لە نێو فەلەستینیەکان ئەوە بەهێز بن ئەوە بە قودرەت بوون دەستیان لە نێو دەستیاکوێ عاقبەت هەم فاشیزمی ئیسرائیلی و هەم فاشیزمی نوعی حماسی و جەهادی خەنە کەنارەوە عاقبەت کاش بیان توانێ یەک دەوڵەتی علمانیان بە یەکەوە دروست بکە من و تۆ وەختی طرفداری دوو دەوڵەت نەهابوو دەنەچە من کەماکان وەک دوو دەوڵەت وەکو یەکێ لە ڕێگاکارەکان وەکو یەکێ لە احتمالەکان پێم وابێ یەکێ لە ڕێگاکارەکانە ئەبێ وای تەماشا بکرێ بزانین معاداتی بینەملەلی چی لێت زۆر باشە بەرحاڵ من کۆتاییەوە نەبڵێم ئیسرائیل دەوڵەتێکە وەکو دەوڵەتی جنوبی ئەفریقیا دەوڵەتێکی ئەپارتایدیە ئەوەی کە کۆمونیستێک بێوێ سەبارەت بە مەسەلەی فەڵەستین و مەسەلەی ئیسرائیل قسە بکاوە بەڕوون و ڕاشکاوی باسی هەڵوەشانەوەی دەوڵەتێکی لەم بابەتەنەکە گرەیەکی گەورە لە کاریا هەیە بە بڕای من باز لە چارەسەری عەمەلی نیە باز لە مەسائلێکە کە سەرەتاییترین شتە کەس لە بەرامبەر جنوبی ئەفریقا نەیەوت ڕێگە چارەی عەمەلی ئەوەیە ڕەشەکان لە شوێنەکە دابنین و دەوڵەتێکیان بۆ دروست بکەین باسەکە لەسەرەوەی دەوڵەتێکی ئەپارتایدی لە ناو خۆرهەڵاتی ناوەڕاستە وجودی هەیە ئەڵێ من دەوڵەتێکی دیموکراتیکم لەسەر بنەمای دیموکراسی جیاوازی لە بینی بەشەرەکانە دروست دەکەم ئەمە نمونەیەکە لە فاشیزم کە ناتوانێت لە ئەوروپای بەدی بێ بەڵام لە ئیسرائیل هاتۆتە دی و داسەپاوە ئێمە وەکو کۆمونیستەکان ڕوبەڕووەستانەوەی ئەم مۆدێلە لە دەوڵەت یەکێکە لە مەسایل ئاساسیەکانمان چۆن دەڵێن جمهوری ئیسلامی بێ لە بین بچیاوەژە بڵین ئیسرائیلیش بێ لە بین بچێ بە بڕای من ناتوانێت لە جیاواز لەمە بێ بەرحاڵ من نازانم ئەگەر بە قسەکانی تۆ تەواوی باسێکی جددی البەتە باسێکی جددیە باسێکی معتەبەریشە بەڵام جێگای خۆیەتی قسەی زیاتر بکەی شاید من کەماکان قسەم هەیە تەوزیحم هەیە باڵحاڵ لەسەر ئەم بابەتە بەڵام دابنین بۆ کاتی تر دابین بۆ وەختە تر تەسەلی قسەی لەگەڵ پێدەنا باسێکی زۆر جددی و باسێکی زۆر معتەبەریشە ڕاستێک بەڵام قسەی زیاتر هەڵەگرێ قسەی زیاتر زۆر باش بۆ کاتی تر زۆر چاکە زۆر باشە دەست خۆش هاورە ڕەحمان بەرحاڵە بێ کاتیەوە هاتۆ بەرنامەکانمان کۆتایی پێبێنین زۆر سپاسی سەرجەمبینەرانەکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون دووبارە داواتان لێکەین لینکی بەرنامەکانمان لینکی یوتیوبی بەرنامەکانمان لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو بکەنەوە تا بۆتان نەکرێ کەناڵی هیوا بە دۆست و ئاشنایانتان بناسێنن ئەگەر تا سەرنەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن تا بەرنامەیەکی تر و یەکتر دیتنەوەیشی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرین لە هەر شوێنێکن ڕۆژتان یا شەوتان خۆش هەر بژین شەوتان شاد